جمعت لكاتي شۆڕەشی ڕۆژئاوا لەم ئاخیرا کە لە مانگی یانەیە شەڕەکە دەست پێ کرد بەڕاستی شەڕێکی زۆر درڕندانە بوو شەڕێکی وەحشی بوو کە لەسەر ڕۆژئاوا ئەهاو ئەم شەڕە بەرگری نەئەگرت هەتاکۆ مداخلەی خەڵک هەبوو گەلی خۆمان کە هەستاتە سەر پێ لە هەر چوار پارچەی کوردستان چی لە باشوور چی لە باکوور چی لە ڕۆژهەڵات بوو هەتا مداخلەی گەلی خۆمان لە ئوروپەش هەبوو کە هیچ ئەم مداخلەی خەڵک ئەم شەڕە بوەستێ و بتوانبن لە 29 مانگ هەوپەیمانیەکمان هەبێ لەگەڵ حکوومەتی سووریا بۆیە لە کاتی کە 29 مانگ ئەم هەوپەیمانیە دروست بوو بەڵام یعنی زۆر بەشلی پێیان گرتووە یعنی بە شتێکی جدی نەیان گرتووە یعنی ئەم هەوپەیمانیە بەکار نەهێنان بە تەواوەتی نەهاتنە سەر خەتەوە تۆزێ ئالۆزی تیا بوو تۆزێ گفتوگۆ هەرچەند گفتوگۆمان کردووە لەگەڵی بەڵام یعنی وەک بڵێن ڕەتفعلێکی بە تەواوەتی نەبوو لەگەڵمان دووسێ مژاری ئەساسیمان هەبوو لەنەو ئەو گفتوگۆیە یەکێکیان زمان بوو یەکێکیان یەکپەژە بوو ئەم هێزی یەپەژە ویستمان لەناو هێزی دەستوری سووریا هەبێ لەبەرەوەی هێزی یەپەژە هێزێکی نییە بەتەنیا بڵێ هەڵگرتنی سیلاح و شەڕکردن و فەیلەقەک بێ بەتەنیا بوو شەڕکردن هاتووە نەخێر هێزی یەپەژە هێزەکە هاتووە بوون ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە فکرێکی خەڵک گۆڕی یعنی بە شێوەیەکی فکری هاتووە یعنی ئەتوانن بڵێن لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە یەکەم سیستەمە کە بتوانن بڵێن ژن شەڕی فکری کردووە و شەڕی بڵێن لەشگەریش کردووە کە تونترینی هێز دروستنی هێز لە ناو جیهانیدا شەڕی داعشی کردووە و ئاڵەی ڕەشیان هێناویانە خوارەوە یعنی ئەمە بەدەستی هێزی یەپەژەیە بۆیە ئێمە دەڵێن هێزی یەپەژە هێزێکی زۆر گرنگە بووم پاراستنی مافیژن چونکو پاراستنی مافیژنە لەلایەنی فکری لەلایەنی سیاسی لەلایەنی ئیداری تێتەواتەی کە ئێمە ئەبێ هێزی یەپەژە مسۆکەر بکەن لە ناو دەستوری سووریادا ئەوان قبول ناکەن بەڵام ئێمە سوورن لەسەر ئەوە قسەیە لەبەرەوەیە بەڕاستی هێزی یەپەژە هێڵی سوورە کەس ناتوانێت نزیک لێ ببێ یعنیش هێزی یەپەژەش بەتەنیا نییە ژنی کوردی تیاابێ لە هەمووی پێکهاتانی تایە لە چ ئاشووری بێ مەسیحی بێ عەرەب بێ سریان بێ کورد بێ هەمووی پێکهاتای تایە بۆیە ئێمە ئەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی هەمووی پێکهاتانی تایە ئەبێ مافی خۆمان بپارێزێ دوای ئەو قسەکردنە من بە خێرهاتنی میوانەکانی خۆمان دەکەن میوانەکانی خۆمان چوار میوانمان هەیە ئەمڕۆ لێرە بە خێرهاتنی ئەوان دەکەم با دانانەسینێکی میوانەکان بکەم میوانەکەمان مونیرەخانە من نەدیت منیرە خان منیرە ئەبوبەکر محەممەدە ئەندامی هەوپەیمانی نەدا توێژەر و ڕاوشکاری باری سیاسیە ڕێزان خان ڕێزان شێخ دلێرە پارێزەر و ئەندامی پەرلەمانی پێشوو بوو کلارە فەرمانداری یەکینای پاراستنی ژنانە و شیرین تاهر پارێزەر و نووسەر و ئەندامی بەروبردننی پلاتفۆرمی یەکەتی نەتەوەی ژنانی کوردی باشوور پرسیارەکان لە چوارچێوەی مافی ژنە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژنانی باشوور و باکوور و باشوور هەر چوار پارچەی کوردستان و ڕۆژ ئاوەژی لەسەر منیرە خان پرسیارەکە یەکەم جار بۆ تۆیە بارودۆخی ژنان لە ناو قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ ئەم کاتتان باش سپاس بۆ کۆنگرێستار بۆ ئامادەکردنی ئەم پانێڵە سپاس بۆ هەموو ئامادەبووان و ئەوانەی کە گوێگرمانن سپاس بۆ هاوڕێیانم کە بەشداری پانێڵەکەن بەڕێزان وەکو ئەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆنەوە تاکو ئێستا چقی ململانیەکان ململانێ دۆڵەتەکان و هەرێمەکان و ململانێ ئاینەکان و ئایدۆلۆجیەکان و تەنانەت تایفی و تیرە و وەزەکانیشە لەم ناوچانە لەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بەردەوامی
شەڕ و پێکدادان هەبووە لە کۆنەوە تا ئێستا و لە 26 و لە 25 بینیتان هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران و بە پێچەوانەوە ئێران بۆ سەر وڵاتانی ناوچەکە کە گەشتە هەستێک و پێشتریش هجوومەکانی و بڵێن شەڕەکانی غەزا و شەڕەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و داگیرکردنی لوبنان و جنوبی لوبنان و کێشەکان زۆرە و ئەو مەجاعە و برسێتی و حربی ئەهلیەی کە لە سۆماڵ سۆداندا مۆریتانیا هەیە و بە هەمان شێوە شەڕی تایفی کە لە یەمەنا هەیە یعنی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەردەوامی شەڕ و پێکدادانی تایە لەم ناوچانەیە خەڵقەکە بەگشتی و ژنان بە تایبەت لەژێر پەرسەندنی قەیرانەکانە قەیرانە جۆرە و جۆرەکانە ژیان بەڕێەکەن توانین بڵێن ئازارەکانی ژنانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گورزەیەکە لە ئازار کۆمەڵی ئازاری تێکەڵە کە جۆرە و جۆرە لە کۆمەڵی بوارە ئەگرێتەوە بە بەردەوامی ئەم ناوچانە خەڵقەکەی لەژێر ڕەحمەتی شەڕ و کۆچ و بێبەشی لە بژێوی خێزان و پەنابەریان خەڵقی ئەم ناوچانە بە مەلاین خەڵک لەم ناوچانەیە کۆچیان کردو و لە شوێن و حاڵ و ماڵی خۆیان نەماون بۆ هۆی ئەو قەسفانەوە کە بە ئەنواع شێوە لەسەریان بووە لەم شەڕانەی ئەخیرە لە شوێنێکی وەکو لوبنانە لە ناو 620,000 بەش ژن ئاوارە بوون و ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و بژێوی خێزانیان نەما لە ئێرانە ملیۆنێک و 600,000 ژن ئاوارە بن و ماڵ و حاڵ و ژیانیان نەما و بژێوی خێزانیان نەما طبعا ئەم ئامارانە هی من نییە ئاماری ناوەندی ژنانی نەتەوەی گرتۆکانە هەرچەندە من بۆ خۆم هەندێ گومانم لەوانەیە لەسەر ژمارەکان هەبێ و هەندێک ژمارە هەیە لەوانەیە تۆمار نەکرابێت چەندین تەرم هەیە کە تا ئێستا نەدۆزراوەتەوە چەندین شت هەیە یعنی قەیرانی ئاوارەبوون و پەنابەری قەیرانێکی بەردەوامە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ژنانی ئێمە ئەگەر بینە سەر قوربانی لە کوشتن و لە برینارکردن ئەوە هەر هەژمار ناکرێ لەم شەڕەی ئەخیرە تا مانگی نیستان کە لە 28 شوبات دەستی پێکرد لە لوبنانە 277 ژن کوژران هەزارانی ژڕۆیان کردە نەخۆشخانەکان بێجگەلەوە بە بریناری طبعا لە ئێران تقریبا 646 ژن 496 ژن کوژراوە و 4,000 ژنیش چوونەتە خەستەخانەکان بەشێ لەم ژنانە دووگیان بوون لەم وڵاتانەیە قەیرانی بریناری و قەیرانی کوژران و قەیناتی تێرنەمان و ونبوونی تەرمەکان و تەرم هەیە هەر نادۆزرێتەوە لەژێر داروبەردووە بەجێ ئەمێنەیەکی قەیرانە سەرێکەکان قەیرانێکی تر لەم وڵاتانەیە قەیرانی داڕمانی سیستمی تەندروستی چاودێری تەندروستیە چ بۆ ژنان چ بۆ گشتی بۆ خەڵقەکە چ بۆ چاودێری تەندروستی بۆ مناڵان و دایکان خۆی سیستمی تەندروستی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە وڵاتەکان بەگشتی سیستمێکی بڵێن کامل نییە سیستمێکی تەواو نییە سیستمێکە کۆمەڵێ کەم و کورتیتیایە بەڵام لەگەڵ ئەوەشە بەهۆی ئەم شەڕ و قەیرانانەوانێ ئەم سیستمە بە یەکجاری پەکی کەوتووە توانای وەرگرتنی نەخۆش نەماوە لە خەستەخانەکانە لقاحات کوتانی مناڵ و ژنی دووگیان و ئەوانە نەماوە 10 ملیۆن ژن بە پێی ئامارەکان لەم وڵاتانەیە لە غەزە لە لوبنان لە سووریا لە یەمەن لە عێراق 10 ملیۆن ژنی دووگیان لە پەنا دیوار و لە پەنا سیارە و لە پەناگاکان و لە کەلاوە و لە شۆنانە مناڵیان ئەبێ بەبێ چاودێری پزیشک کامەت یانی خۆی و مناڵەکانیان بەڵێ لەم داڕمانی سیستمی تەندروستی یەکێکە لەو قەیرانە گەورانی کە بەرۆکی ئەم وڵاتانی کردو جۆتان لەدەنگ لە بەڕێز لای من تەنگ نەما جۆتان لە زهية صوتي خود كتمكي بقدر زهية خان یەکێکە ئەلو باکاتەکەم لێنە ڕوا بەڕێزان زهية خان دنگی خود بقرا زهية خان كتمكة بەڕێزان من وەستاوم کاتەکەمان دێڕوات بەڵێ یەکێکی کە لەو قەیرانە کە هەیە قەیرانی جیاوازی ڕەگەرتیە کە ئەبینین لەوێ ژنان بەرەو ڕووی مەترسی جەستەیی و سێکسی و دەرونی و ئابووری ئەبنەوانێ ژنان لەم ناوچانەیە
لە پەناگەکانە دووچاری ئیستیغلال و توندوتیژی سێکسی ئەبنەوانێ هەندێک لەو پەناگانەی کە دانراوە و دروست کراوە بۆ پاراستنی ژنان لەم ناوچانەدا داخراون لەبەر ئەوەی کە ئەمنێت نیە پارێزگاریان لەدەستداوە کەس نییە بیپارێزێ لەبەرەوە داخراون ئەوانەشی کەماونەتەوە بەبێ پارێزگاریە و ژنان بە بەردەوامی چ لە مخەیەمەکانە چ لە شوێنەکانی ترە بە بەردەوامی دووچاری مەترسی توندوتیژی سێکسی جەستەیی دەرونی ئابووری ئەبنەوانێ بێجگەلەوە سیستمی خوێندن لەم وڵاتانەیە هەمووی پەکی کەوتووە ئەوە لە کاتی شەڕەکانە بە تایبەتی لەم شەڕانی ئەخیرە کە وڵاتی خۆشمان کوردستان و عێراقیشی گرتەوە سیستمی خوێندن پەکی کەوت باری دەرونی ژنان لەم وڵاتانەیە ژنانی ئەم وڵاتانە دووچاری شڵەژانی دەرونی بوون بەهۆی نەبوونی ئابووری بژێوی ئاسایشی خۆراکیان نییە جگەلەوەی کە ئاسارشی خۆراکیان نییە هەمیشە بەڕۆڕی توندوتیژی ئەبنەوانێ بژێوی ژیانشیان لەدەستداوە کاتێک کە تۆ ئاوارە ئەبی ماڵ و حاڵی خۆ بەجێ هێڵی ئەو ئیشەی کە هەتە نادمێنێ یا جاری وا هەیە ئەو شوێنەی کە تۆ ئیشی لێ ئەەکەی ئیشی نامێنێ و تۆ ئیزنەیە یان ئەو کەسێک کە بژێوی خێزانەکە دابینەکە نەماوە لە ژیانە و بە هەر هۆیەک بێ بژێوی خێزانەکە لە دەستێن لەلایەک قورسی باری ئابوووریەکە و لەلایەک ژاوەژاو و دەنگەدەنگ و مەترسی تەیارە و درۆن و قەسف لەسەریان لەلایەکی تری شەوانێ نەبوونی لەلایەکی تری شەوانێ نەبوونی ئاسایش و ئەمنی و ئامار ئەمە بۆ ئەکا شڵەژانێکی دەرونی دروست بێ بە تایبەتی لای ژنان ئەم شڵەژانە دەرونیە لەبەرەوەی هیچ چارەسەرێکی تەندروستی نییە هیچ بەهاناچون و یارمەتیەک نییە بۆ ئەو ژنانە لەو کاتەیە زۆربەیان لەو ژنانە دووچاری ئەوە ئەبن کە عەقڵشیان لەدەست بن و بگەنە حاڵەتێکە لە سەرجادەکان بکەون ئەتوانین بڵێن لەم ناوچانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ژنان ئەرکی وەزیفیان گۆڕاوە لەوەی کە ژنێک بێت تەنها بژێوێکی هەبێت و ئاگاداری ماڵ و مناڵ و ژیانی خۆی بێت و خەریکی ڕۆشنبیرکردنی خۆی بێ ئێستا ئەم ژنانە ئەرکی کارکردن و ئەرکی بەرگریکردن و ئەرکی خۆڕاگری و ئەرکی خۆپارێزی کەوتۆتە ئەستۆ ژنان لەم ناوچانەدا ئەبێ بگەڕێن بە شۆن کارێکی کە پێیاکەن ئەگەر ئیشێکی دەستی بەسیط بێ ئیشێکی پاکردنەوە بێ کشت و کاڵ بێ چونکە بژێوی نەماوە بۆی بژێوی خۆی و مناڵەکانی دابین بکە ئەگەر مناڵی هەبێ و لەلایەکی ترەوە ئەبێ بەرگری خۆراگری هەبێ بەرامبەر هەموو ئەو قەیرانە جۆرا و جۆرانە کە ورژمی کردوتە سەری ئەبێ تەحدای ئەو قەیرانانە بکات و خۆی دروستکە لەناو ئەو قەیرانانەیە و خۆی پیگەێنێ لە هەمان کاتا خۆت پارێزی ئەبێ ژنان خۆیان بپارێزن چونکە ئاسایش نییە ئاسایشی خۆراک نیە ئاسایشی جستەی نیە ئاسایشی شوێنەکە نیە بۆیە ژنان ئەبێ خۆیان بپارێزن بۆ ئەم مەبەستا وەکو بینیمان لە ڕۆژاوای خۆمان یەکینەکانی پاراستنی ژنان لە دەرەنجامی ئەو توندوتیژی جستەیی و تیرۆر و سێکسیەی کە لەسەریان بۆ ناچار بوون کە چەک هەڵگرن و داکۆکی لە خۆیان بکەن و داکۆکی لە ژنان و کچانی ناوچەکە بکەن و بیان پارێزن لە دەستی تیرۆر و لە دەستی هێرە ئەمە جگەلەوەی کە ئەرکێکی سەربازیە بە تەنها ئەرکی سەربازی نیە ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەی و نیشتیمانیە کە تۆ هەڵەسی بە پاراستنی ژنان و کچان لەو ناوچانەیە کە ئێستا قەیرانیان بۆ دروست دەکەن ئەڵێن نابێ بەشێک بن لە وەزارەتی بەرگری سووریا کە من چەند شتێکم لەسەر نووسیوە و چەند هێنێکیشم بۆ ئێوە ناردووە کە ئەبێ بەشێک لە یەکەیەکی سەر بەخۆی خۆیانە لەناو هێزی بەرگری وەزارەتی بەرگری سووریایە بمێننەوانێ و خصوصیەتی خۆشیان بپارێزرێت و ئەبێ ئەمانە زەڕورە بوونیان کەواتە ژن ئەرکی گۆڕا لە وەزیفەیەکی ئاسایی جارانەوە کە خۆڕۆشنبیرکردن و دابینکردنی بژێوێکی خۆی و بەڕێکردنی ماڵ و مناڵەکەی بۆی ئێستاکانە ئەبێ بەرگریش بکە خۆڕاگریش بێ خودپارێزیش بێ خۆی بپارێزێ چی بکەین بۆ ئەوەی کە ژنان لەم ناوچانەیە بتوانن خۆیان بپارێزن ئەبێ ژنان لەم ناوچانەیە خۆڕاگر بن و ئەبێ لە ڕووی دەرونیەوانێ دەعمیان بکرێت و ئاگادار بکرێنەوانێ و ئەبێ ناوچەیەکی ئامینیان بۆ دابین بکرێ بۆی ماڵ و مناڵەکانیان ببرێت ئەو ناوچە ئامینە و لەوێ خەریکی کار بن و هەر چۆنەوێ بژێوی خۆیان دابینکەن و ئەبێ بڵێن سنۆقی کەرامەتیان پێبێ سنۆقی کەرامەت ئەو سنۆقەیە کە بڵێن هەندێک پێداویستی ڕۆژانە بۆ عادەی شەهری و بۆ پاک و تەمیزی خۆی و بۆ بریندپێچیەکی بەسیط و بۆ خواردنێکی ئاسایی کە هەیان بێ بۆ ئەوەی کە بتوانن خۆیان ڕزگارکەن لە هەندێک
بابەتی تایبەت بە ژنان جگەلەوە بێ ئەمانە دەورەی ئیسعافاتی ئەوەلی بڵێن دەورەی چارەسەری سەرەتایی ببینم بۆ ئەوەی بزانن چۆن چارەسەری خۆیان و مناڵەکانیان و هاوڕەکانیان و ژنان و کچانی چوا دەوریانەکەن ئەبێ دەعم بکرێن ڕاستە ناوەندی ژنانی نەتەوەی گرتووەکان قەولی ئەوەی یاوە وەلا قەراری 125 و لە زۆر بۆنەی تریشە تەکیدی کردوێتەوە لەسەرەوەی ژن ئاسایش لەگەڵ ئاشتی بەڵام ئەمەش تەنها بڵێن وەکو دروشمێک ماوەتەوە ئەو هەنگاوی بۆ بۆی نێراوە هەنگاوێکی سادە بووە وەڕاستە بەنگەوازی کردو و ئاگاداری یاوە بەنەتەوەی گرتوەکانیش لەو کارەساتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دووچاری ژنان و مناڵەکانیان و دایکان و کچانە بنەوانێ و مەترسی هەیە لەسەر ئەو دەستکەوتانەشی کە پێشتر نەکەن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵکو لە باکووری ئەفریقا و لە هەندێک وڵاتی تریشا ئەو دەستکەوتانی کە ژنان بە قەبات و بە تێکۆشان بەدەستیانێناوە وردە وردە ئەوانیش لە ناو بچێت و ئەگەر بێت و ئەم شەڕە بەری پێنەگیرێت و دووبارە بێتەوە شەر هەڵگرسێتەوە ئەو کارەساتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەسەر ژنان و کچانی ئێمەیەت لە کۆنتڕۆڵ دەرەچێت و بەدەیان ساڵی کە ئێمە ناتوانین بگەینەوانێ ئەو مەرحەلەیە کە ئێستاتیاین خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە ئاماژەی پێبین مەسەلەی ژن و ژینگە دوانەیەکی لێکدانە بڕاون و هەمیشە ژن خواوەندی زەوی بووە و خۆی داهێنانی کشت و کاڵی کردووە و نیشتەجێ بووە و لە داهێنانی خۆی بووە کاتێک کە ژینگە پیسە بێ ژینگەی ئاو و خاک و هەوا بەیەکەوە پیسە بێ کاتێک کە ئەمە زەوی پیسە بێ بەروبەمی کشت و کاڵی بەرەو خراپی ئەڕوا بەرهەمی کشت و کاڵی باش نامێنێت و لە بازاڕەکانە بەهۆی داخستی گەروی هەرمسەوانێ کۆمەڵە کێشە دروست دەبێت بۆ هاوردەکردنی شت ئەمە ئەبێتە هۆی بەرزکردنەوەی نرخەکان جگە لەوەی ئەو کە بژێوی خۆی لەدەستداوە کە بژێوی خۆراکی خۆی لەدەستداوە بارگرانی ئەوەی کە شت دەست ناکەوێت یان نرخی شتەکان بەرزە بێتەوە نرخی دەرمان بەرزە بێتەوانێ ئەمانەش ئەم ژینگەیەش کاریگەری هەیە لەسەری ئەو ژینگەیە کاریگەری لەسەر دەرونیشی هەیە گەری لەسەر ژیانی ڕۆژانە و بژێ و ئاسایشی خۆراکەیە جگە لەمانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا کە تۆ تەلەوسی بیئیت هەبوو بی ئەو تێکچوو ئەبێتە هۆی ئەوەی کەوا بڵێن ڕوپێوێکی زۆر مەساحەیەکی زۆر لە زەوی و زاری کشت و کاڵی لەدەست بی کە بۆ چەندین دەیە کە نەتوانی بخەیتەوە گەڕ و یان بەرهەمی باش دەست نەهێنی ئەو دار و درەختانەیە کە چەند ساڵە تۆڕەنجی تیاییت و بەرهەمی تیایێنی دار و درەخت لە ناوەچێ بێجگەلەوە سامانی ئاژەڵی دووچاری نەخۆشی و پەتا بنەوانی و هیچ چاودێریەکی تەندروستی و بەهاناچوونیەکەوە نی سامانی ئاژەڵیش لە ناوەچێ سامانی ماسج لە ناوەچێ ئەنواع نەخۆشیش بۆ مرۆڤ بڵاوە بێتەوە لە پەرتاو لە ڤایرۆس و لە میکرۆبات کە ئەم نەخۆشیانە وەبائێکە بڵاوە بێتەوانێ و ئەبێت هۆی کوشندەیە ئەبێتە هۆی لە ناوچوونی مرۆڤایەتی یعنی هیلاکەتێک بەسەر مرۆڤایەتی ئاهێنێ کە کارەساتی بۆ ئەو وڵاتانی تریش هەیە کە دوورن لە شەڕەکەوانێ کارەساتی گەورەشی بۆ دەستکەوتەکانی ئەوانە بێ هیچ ژنان دیارە من بۆیە کیسەکەمە سەر ژنان و مناڵان خۆی ئەم قەیرانانە کە بەڕووی وڵاتان و ڕۆژهەڵاتیان هاوڕاست و باکووری ئەفریقیا ئەبێتەوانێ ئەم قەیرانانە بەگشتیە بۆ پیاوە بۆ ژنە بۆ هەموو مرۆڤایەتیە و مافی مرۆڤە بەڵام من تەرکیزم کرد لەبەر ئەوەی کە چەندین قاتە ئەگەر جارێک لەسەر پیاو بێت دەجار لەسەر ژن و مناڵەکانێتی و چونکە دایکە پەروەردەکارە بەرپرسیارەتی دابینکردنی خۆراک و ئاسایشی خۆراک و باری تەندروستی مناڵەکە لە ئەستۆی ئەوایە ئێستا لەسەر و ئەوەشەوە ئەبێ خۆشی و چواردەورەکەشی بپارێزێ و پێویستی بەوە هەیە کە هاوکاری بکرێ بۆیە ئەم شەڕانە کارەساتبارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر ئێمە من لە پانێڵێکە لە سلێمانی لە هۆڵی تەوار پانەڵێکیان بەس ئاماژەمما بە ئامارەکان زۆر کەس گلەیەوەیانە بۆیان گوو ئێمە حقیقی ئەفریقیا و سۆدان و مۆریتانیا و جەزائیر و تونس و لیبیامانجی کەکە تۆ ئەگەر ئەو ئامارانە ئەبینی بۆ دەرەکەوێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کارەساتێکی مرۆیی و مافی مرۆڤ ژیانە گوزارێنێ بۆ دەرەکەوێت کە ژنانی ئێمە چەند لە چی کارەساتێکە ئەژیت و لە چی معاناتێک و لە چی قەیرانێکە ئەم قەیرانانە ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەستەنێ بەوەی ئەم شەڕانەوە ئەم شەڕانە کە ویستی ئێمە نییە کە خواستی خەڵقەکە نییە بەڵام بەهۆی
سیستمی سەرمایەداریەوانێ و بەهۆی داگیرکاری و بەهۆی فراوانکردنی کۆمەڵی هۆکاری هەیە کە شوێنی ئەوە نیە باسی بکەین کۆمەڵی هۆکاری ئەم شەڕانە هەیە و کۆتمان شەڕەکان هەندێکی ئایدۆلۆجیە هەندێکیان فراوانخوازی هەندێکیان داوەرکاریە هەندێکیان لە پەرژەوەندی وڵاتانی زلهێزە هەندێکیان اقتصادی زیاتی و گۆڕینی خەریکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیۆسیاسی ئەمانە کاریگەریەکی بەهێزیان هەیە کە شەڕەکان لەو پێناوانەیە ئەکرێ نەک لە پێناوی خەڵقەتەوە لە پێناوی چاکردنی گوزارانی ئەو خەڵقەیە بەڵام باجە گەورەکە لە ڕووی ژیان و لە ڕووی ئاسایش و لە ڕووی ئارامیەوە چێە خەڵقی ئەم وڵاتانە ئەیەن لەناو ئەو خەڵکانەشە بە پلەی یەکەم ژنان و کچان ئەم باجە هەیە بۆیە ئێمە ئەبێ بەنگەوازی ئەو ڕێکخراوانە بکەین چ ڕێکخراوە لۆکاڵەکانی ناوخۆ چ ڕێکخراوە بیانیەکان چ ناوەندی ژنانی نەتەوە یەکگرتوەکان کە من هیچ ئومێدم پێیان نەماوە چونکە هەر لە دروژمان شتەکان خۆی بینێتەوە کاری بەپەلای ئەنجام بدرێ و هەوڵ بین ژنان بچێتە ناو لیژنەکانی ئاشتیەوانێەوە ژنان بەشداری چەکداماڵین و سەقامگیری ئاسایش بکە لە جیهاندا و بچێتە لیژنەکانەوە چ لەسەر ئاستی جیهانی بێت چ لە ئاستی هەرێمی ژنان بچێتە ناو ئەم لیژنانەوانێ بۆ ئەوەی ژنان بتوانن چونکە ئەوەی ژنان لە مەعاناتەکەیە ئەزانن و ئەوەی ژنان لە پەرژەوەندی ژن و کچان و دایکان قسە ئەکەن و مناڵەکانیان قسەکەن ئەوەندە پیاوەکان لەو بارەیەوە قسە ناکەن پیاوەکان زیاتر لە ڕووی سەرمایەداری و لە ڕووی دەستکەوتی مادی و اقتصادی وانێ زیاتر بیرەکەنەوە لە ڕووی فراوانکردنی خاکەکەیان و دابینکردنی عوقی استراتیجی بۆ خۆیان بیرەکەنەوە بیر لەوە ناکەنەوانێ کە ژیان و گوزەرانی خەڵقەکە بەرەو باشتر بڕۆن ئەمە تەواوی ئەو قەیرانانە مەنیرەخان لە چوارچێوە قسەکەت ئەوە بیرمان کەوت ئەو پرسیارە ئێستا لە خەیاڵم تۆ ئەڵێ ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ شەڕ ببات باجەکە ئەبێ ژن و مناڵ بیدات اینجا ئەم ژن و مناڵە ئەبێ خۆیان پاراستنی خۆیان بکەن لەبەرەوەیە تۆ ئەڵێت هیچ ڕێکخراوەک و هیچ کەسێک و نەتەوەیە گرتوەکان فریای ئەوە ناکەون یعنی ئەبێ خۆیان پاراستنی خۆیان بکەن بەڵام ئەو ژنانە ناتوانن پاراستنی خۆیان بکەن لەبەرەوەیە ڕاستە بنمونەیەکمان هەیە لە ڕۆژئاوا کە ئەو ژنانە پاراستنی خۆیان کردوێنە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی وانیان هەر کەسێک فکرەیەکی لە مێشکیە یعنی ئەو فکرەی کە پیا و سالاری تایە جارێ نەچوە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێ تیادا یعنی ئەو ژنە ناتوانێت پاراستنی خۆی بکە بە چ شێوەیەکی تر مادام ڕێکخراوەکان و نەتەوەیە گرتووەکانیش ناتوانێت هەوکاری ئەو کەسانە بدەن ئەو ژنانە بدەن کە ببنە قوربانی ئەم شەڕە و ئەم شەڕی کە ئێستا ڕوئایە ئەوژی عینەشتە هەر ئەو کەسانە کە ئەبنە قوربانی ئەو ژن و ئەو مناڵانە بەڵام ئێستا ئەبێ حەلێکی تر بدۆزنەوە مادام نەتەوەیە گرتوەکانمان نییە ڕێخستنی ژنانیشمان نییە پاراستنی ژنانیشمان نییە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرەجار ئەو فکرەکەمان ماوە ئەبێ حەلێکی تر ببینن نازانم ئیتر ڕای تۆ چییە لەسەر ئەم مۆزوعە من ڕاستە یعنی تۆ مساعداتی دووەلیە بڵێن هاوکاری نێودەوڵەتیەکانە وەکو پێویست هەتا ئەوانەی کە منەظەماتی دووەلی و ئەوانەی کە لە ڕێی ئومەل متحیدەوەیە بەهۆی داخستنی گەروی هورمز ئەوانە بۆمان دەرکەوت لە مەخیرەیە خۆ پێشتر گەروی هورمزدا نەخرابوو وەکو پێویست ناگات و ئەوەشی کە ئەگاتە دەست ئاوارە و لێ قۆماوان و ئەوانەی کە زەرەدمەند بوون لە شەڕەکانە وەکو پێویست بە یەکسانی دابەش ناکرێت و گەندەڵی زۆری تیا ئەنجامەدرێ نمونەمان زۆرە کە نامەیە باسیکەم بەڵام من باسی یەکەم ڕێکخراوە لۆکاڵەکانیش وەکو بەڕێزێکیت ئاماژە پیاوە خۆشم ئاماژەم پێ ئەوەی ئەو تەجروبەیە کە لە ڕۆژ ئاوایە هەیە لە شوێنەکانی کە نییە بەڵام بەو شێوەیەش نییە من ڕۆژی شەمە بوو لە میتینێکا بووم لەگەڵ وڵاتانی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سۆدان کۆمەڵی منەظەمات هەیە لە جەزائیر هەیە لە تونس هەیە لە مۆریتانیا هەیە لە سۆماڵ هەیە هەر وڵاتێ بەشی خۆی خەمخۆر و ڕێکخراوی لۆکاڵی تایە کە هەوڵەیەن کە ئەبێ ئەم ژنانە ئەبێ بتوانێت خۆی بپارێزێت چۆن بمانوێ نەمانوێت لە کووردا ئەوە
هەیە لە لای عەرەبی شەرەوە هەیە ئەو کە بژێوی خێزان لە دەستەیە و مساعداتیشی وەکو پێویست پێ ناگا ئەبێ بگەڕێ بۆ بەدیلێک بۆ بەخێوکردنی مناڵەکانی خۆی ئەگەر شتێکی کەمیش بێ ئەگەر ئیشی دەست بێ ئەگەر پاکردنەوەیەک بێ ئەگەر ئەو مامۆستایەکە ئاوارە بۆ تازایی تۆ چی لە مامۆستایە بکە ئەبێ بە ڕێگایەک بگەڕێ بژێوی خۆی دابین کە ئەمە یەک دووهەم ئەبێ خۆراگر بێ بەرامبەر بۆ قەیرانانە دڵنەوایی یەکترکەن خۆیان بەهێزکەن کە ئەم قەیرانە ئەبڕێتەوە کە ئەبێ ئێمە وابین کە ئێمە هەر لە کۆنەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوای هێناوە نەنکو دایکەکانی ئێمە شەروایان هێناوە بەڵام بەردەوامیش بوون ئەبێ بەردەوام بێ ئەبێ لە پێناوی مناڵەکەیە بژی ئەبێ ئیشێ بکات وەلا عینەن کاتیشە ئەبێ خۆپارێزی بکە خۆپارێزی یعنی لەوەی کە چ بە ئامۆژگاری بێ چ بە بەرزکردنەوەی معنەویاتی یەکتری بێ چ لەوەی کە چەکێکیان دەستکەوێ بەردێکیان دەستکەوێ دارێکیان دەستکەوێ خاکەنازێکیان دەستکەوێ بەرگری لە خۆیان بکەن لە کاتێکا کە بەرەوڕووی توندوتیژی و مەترسی ئەبنەوە تۆ ئەگەر بە کۆمەڵ ئەمە بکرێ ڕاستە ئەگەر لە بەڕێژەکەمانیرەخان کاتەکەت تەواو بووە بەڵام 2 دقەی تر ئەتوانی قسە بکەی بۆ کورد پێتۆزن ئەتوانین یەکەم شت بۆ ئەم ژنانە وەکو وتم هەموو ژنێک پێویستە کیسەیەکی لایلۆن بێ یان کیسەیەکی خام بێ یان سنووقێک بێ لە ماڵەوە ئێمە لە قەیرانە ئاژین وایە یان نالە مادەم لە قەیرانە ئاژیت و مستەمسەکاتی زەڕوری خێزانەکەت لەگەڵ هەندێک پێویستی زەڕوری دایمە لە شوێنێکا بێ لەگەڵ تووشی شتێبووی پەلاماری بیت و لەگەڵ مناڵەکان تا ئەوە دەرکەیت ئەمە خاڵێکی سەرەکیە دوای ئەوە ئێستا لە ژیانی ئاساییە کە تۆزیە بڵێ ئەم فترەیە شەڕ نەبوویان لە ژیانی ئاساییە ئەبێ ژنان دەورەی ئیسعافاتی ئەوەلی ببینین چۆن برینێکە پێچنەوە چۆن چارەسەریەکەن ئەبێ پێداویستی عادەی شەهری خۆی و ئەمانەی دابین بکەوە ئەبێ لە ڕووی ڕەوشەنبیریەوانێ ڕێکخراوە لۆکاڵەکان معنەویاتیان بەرزکەنەوە بچنە ناویان تیان بگەێنن و هاوکاریان بن وە لە هەمووی گرنگتر ئەوەیە شوێنێکی ئامن دابین کرێ کە جارێ یەکەم جار خێزانەکان بگێزرێتەوە ئەوێ کە شوێنێکی ئامین دابین کرا خێزانەکان گێزرایەوە ئەوێ هەندێک پێداویستی سەرەتایی لە خۆراک و لە ئەو دابین کرا بۆیان ئیتر وردە ئەبێ تەوعیە بکرن کە خۆیان ئەبێ خۆیان بپارێزن خۆیان چونکە خۆیان ئەبێ بەرگری لە خۆیان بکەن ئەبێ تەحمولی قەیرانەکە بکەن ئەبێ زاڵ بن بەسەر ئەو چونکە ئەمە شتێکی تازە نییە بڵێن وڵات تازەیە و نەمانەزان دووپڕە ئەمە شتێکە چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەردەوامە کە مادەم چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەردەوامە ئەبێ هەموو کاتێک ئێمە خۆمانی بۆ حازرکەین و لە ئامادە باشیە بین ڕۆژی شەممە من لە میتینە بووم ڕەفیقێکم لە ڕەمبێکم ئاگاش و لێبوو بێ چونکە لە پێی لە هیندانرا لە گروپی نەدادانرا ڕەفیقێکمان لە لوبنان لە میتینەکە لەگەڵمان نبوو 2 سەعات دوای ئەوە خەبەرمان بۆ هەو کە درۆن و ساروخ لە ماڵەکەی یا و سیارە و ماڵ و هەموو شتێکی تیاچوو بەس خۆیان سەلامەت بوو کەواتە ئێمە هەموو دقەیەک هەموو لەحزەیەک معرەزین بۆ ئەوەی کەوە تووشی کارەساتێک بین بۆیە ئەبێ هەمیشە لە ئامادە باشییا بین هەمیشە لە سنگەرا بین هەمیشە خۆڕاگر بین هەمیشە توانای ئەوەمان هەبێت چ بە معنەوی بێت چ بە شتێک بێ و خۆمان ئامادە بکەین بۆ ئەو بارودۆخی کە بە سەرمانایە و سپاس بۆ هەموو لایەک دەست و چاو خۆش بێمەنیرەخان بۆ ڕوونکردنەوە ڕاستەکەی لە ناو شەڕدا هەر لە هەمووی جیهانیدا ئەوەی کە دەبێتە زەحیە ژن و مناڵە ئەوەی کە تو ئاماژە پێداوە و چەندێک بۆنمونەت هێناوە و چالەسەریش تێناوە سەر زمان دەست و چاوت خۆش بێ بۆ ڕوونکردنەوە پرسیاری دووهەم ئەچمە لای ئوستازە ڕێزان خان ئەگەر حازر بێ بەڵێ فەرمە ڕێزان خان پرسیارەکەت ئەوەیە گرنگترین ئاڵانکاری یاساییەکان لە ژنان ڕوبەڕوو دەبنەوە لە سایەی سیستەمی نەتەوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ بۆ ئەم دانیشتنا بەجددی یعنی فرسەیەکی زۆر باشە بۆ ئێمە کە بتوانین مناقشەیەکی باش بکەین لەسەر ئەم مەسەلانە
بەڵام من حەزەکەم وەختەکە محدد بێ ئەگەر چارێکێکمانەیە بیخەمە سەر چارەکەکە چونکە بۆی هاوڕەکانی کەشمان بەشیان نەخۆین و ئەوەشی کە زۆر زۆر گرنگە بەڕاستی بۆی لە مۆزوعەکە دەرنەچین یعنی نەچینە ناو مۆزوعی زۆر ئامەوە ئێماوەی کە گرنگە ئێستا ئەم دانیشتە من کە هاتووم بۆیە دانیشتوم لەبەرەوەی بەجددی باس لەوە بکەم کە ئێمە چۆن نتوانین حیمایەی یەکەکانی پاراستنی ژنان بکەین و خەتواتەکانمان چی بێ بۆیان چونکە ناچینە سەر بابەتی عام میتر من وەکو خۆم وا تێگەشتم کە قسەشمان کرد بە یەکەوە هەر لەسەرەوە بوو چونکە ئێمە گرنگەکەیەوەی ئەتوانی لێرە چه خەتوەیە بکەین یعنی ئەمە خەتوەیەکی سەرەتا بێ بۆی بتوانین بەجددی بە فعلی هەم لە ناحیە قانونی هەم لە ناحیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەم ناحیە دەرەوە چۆن بتوانین ئەم حیمایە بێڵینەوە یاخود ئەم یەکانە چۆن بتوان خۆیان پارێزن ئەوەی کە گرنگە ئێمە لێرەیە باسی بکەین باسی ناحیە یاسایەکان بە کۆی گشتی ئێمە باس لەواکەی نەڵین ژن هەمیشە پێویستی بە پاڵپشتێکی یاسایی هەیە پاڵپشتە یاسایەکان زۆر زۆر گرنگن بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوینە ئێمە زۆر باش زانین هەموو دەوڵەتانی کە ئێمە بە تایبەتی کوردان کە دابەش بوون بەسەر چوار دەوڵەتەکە تەسیری گەورەی دەوڵەتە ئیسلامیەکان لەسەرەتی حتا بە تورکیاشەوە چەنێ خۆی بە عیلمانی دابنیە بەڵام تا ئێستا ئەتوانم بڵێم مەزاهیبەکان و شریعەتی ئیسلام دانانی دەستورە بۆیان لەبەرەوە ئەمەیەکێکە لە وەسیلەکانی کە ژن زۆر جار بە قانون لە ناو خێزانە دەست بەسەرەکرێ ئەوەیە کە ئێمە قانونی ئەتوام لەم یاسای باری کەسێتیە یا قانونی ئەحوالی شخصی لە هەموو وڵاتەکان مەزەر ئەساسیەکان دینی ئیسلامە کە جارێکی تر خێزان بچووکە کاتەوە بۆ ئەوەی باوەک سەیتەڕێ هەیە و عەقڵی پیا و سالاری لە ناو یاساکانمان ئەمەوامان لێیە کا جارێکی تر ئێمە دەرەجە دوو بووین لە ناو خێزانەکانە دیسانەوە قانونی تیژی خێزانی ڕاستە حیمای ژن و مناڵەکە بەڵام بە هەمان شێوە هەر ئەو نظڕەی ئەوانەی کە قانونەکان جێبەجێەکەن زۆربەی کاتەکان ڕەنگە ئێمە لە هەرێمی کوردستانە باشترین یاسامان هەبێ بتوانی بێتمان باشتر بین لە هەموو پارچەکانی تر بۆ پاراستنی ژنان و خێزان بە یاسایی دوایەوە ئێمە بابەتێکتر میرات کە دەورێکی گەورەی هەیە لەسەرەوەی کە هەتا ئێستا ئێمە بەپێی ئەو میراتانی کە هەیە ژن پیاوەکان سیرەکەین دوو بەشیانەیە بەرامبەر بە ژن لێرە وای لێکە کە ناحیە مادیەکەی هەر لە ناو خێزانە خۆی دیسانەوە دەرەچە دوو دەرەجە سێ بێ و کەمێکی لە ناحیە مادیەکەی زۆر زەعیف بێ و زۆر جار باس دیسانەوە ئەچینەوە سەر هەر ناحیە قانونیەکان کە تۆ پاڵپشتی یاساییە بۆ تۆ ئەو پشتە یاسایە ئەویش ئەوەیە کە ژنان زۆربەی کاتەکان کێشەی حەزانەی مناڵەکانیانە بێ یاخود کێشەی جنسیان هەیە یاخود کێشەی ئەوەیان هەیە مناڵەکانیان ئەگەر هاتوو لە دەرەوەی هاوسەرگیری لە دایک بێ بە تایبەتی لەم وڵاتانەیە ئەو هەویەی ئەو مناڵا بێ بە هەویەیەکی مەجهول و خێزانێکی نابێ واتە ئەو دایکە هیچ توانایەکی نییە بە قانونی پاڵپشت ئەو مناڵە بێتە مناڵی خۆی کە ئەمەش بۆیە من ئەچمە سەری جارێکی تر کە لە شەڕی داعشا بینیمان چەنەها مناڵ لە دایک بوون بە اختصاب و ئەو مناڵانە هەتا ئێستا لە عێراق و لە سووریا و هەندێک لە وڵاتەکانی تر کەماون هەتا ئێستا بێ هەویە ماونەتەوە ئەمە ئەو بابەتە ئەساسیانە بەڵام جارێکی تر ئێمە کە گرنگە بۆی بچینەوە سەر چۆن حیمایی یەکەکانی پاراستنی ژنان بکەین یعنی بە چ پاڵپشتیەک دروست بووە کاتێککە ئەو دروست بووە لە کاتێکا لە وەزایکی خراپا بووە زانیومانە کە سووریا بە چ بارودۆخێکی قەیراناوی و هاتنی داعش و ئەم ژنانە چۆن توانیان ئەم یەکە مهمە دروستکەن ئەویش ئەوەیە کە پشتیان بەستووە بە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی 325 کە زۆربەی زۆری وڵاتەکان لە دوای ساڵی 2000ەوە زۆر بە جددی پشتیان بەمانە بەستووە بەم بڕیارە بەستووە کە بەشداریکردنی ژنان لە ناو سیاسەتا بەشداریکردنی ژنان بە تایبەتی لە ناو ئاسایشە لە ناو پۆلیسە لە ناو ئەم پێگە ئەساسیانەیە جا ئەم پێگە ئەساسیانە ئەو وڵاتانەی کە بڕیاری ئەنجومەنی ئاسایشیان جێبەجێ کردوێکێک لەوانە عێراقە کە ئێمە ئازانین لە ساڵی 2014ەوە ئەم بڕیارە چۆتە بواری جێبەجێکردنەوە دواتر لە هەرێمی کوردستان ئیتر بە هەموو خەلەلەکانیانەوە بەڵام توانیویانە هەتا ڕادەیەک قبوڵی ئەم بڕیارە بکەن کە ژن وەکو پێویست لە پێگە سیاسیەکانە دەوری هەبێ ئەویش ئێمە بینیمان لە ناو دەستوری لە پێشترا لە هەرێمی کوردستانە ڕاستە دەستورمانە بە بڕیار لە 30 ژنان بەشدارن لە ناو پەرلەمانە بەڵام حکوومەت هیچ کۆتایەکمان نییە بەڵام
بەڵام لەناو دیسانەوە لەناو دەستوری عێراقیە لە 125 ژنان بەشداریکەن لەناو دەسەڵاتی یاسادانانە کە ئەمەش دیسانەوە ئەبێتە پاڵپشتێکی تر بۆ ژنان کە تۆ لەناو پەرلەمانە کە جێگای بڕیاردەرە ئەتوانی دەوری جددیت هەبێ وەکو جێبەجێکردنی دیسانەوە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی کە ئەو پلانەمان هەیە پلانەکان لەناو چۆن ئەتوانی لەناو دەزگاکانی پۆلیسە ئاسایشە و لە هەرێمی کوردستانە پێشمەرگەیە ڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە هێزێکی پێشمەرگەمان هەیە کە لە سەرەتاکانی ئەتوانم بڵێم دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خۆی لە پێشترا هەبوون بەڵام دروستکراون بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەو هێزە نەیتوانیوە هێزێکی سربەخۆ بێ ڕاستە ئێستا پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان سەربەیەکێتی یەکەکانی هەفتا و سەربەیەکێتی نیشتمانی کوردستانە لە دەرەوەی ئەوێ پارتیش هێزێکی وای دروست کردووە کە ئەو هێزە ئەویش هێزێکی ژنانە بەڵام ئەمانە هەموو یەکو گشتی تەقریبا نەتوانم بەڵام بەداخێکی زۆرەوە نەتوانراوە ئیشی جدیان لەسەر بکرێ ببنە ئەو هێزەی کە بەڕاستی دەسەڵاتێکی سیاسی و یاساییان هەبێ و خۆیان بتوانن خزمەتێکی باشی خۆیان و ژنان بکەن لە جێگاکانە کاوەش خەلەلێکی زۆر ئێستا حەز ناکەم من بچمە سەر ئەو بابەتانە بەڵام ئەمەوێ بڵێم هەرچۆنێک بێ ئەم وجودانە هەیە بەڵام ئەوەی کە بەڕسمی دروست بۆ یەکانی پاراستنی ژنانە کە ئێستاش باس ئەکرێ وەکو چۆن کە باس ئەکرێ کە لە ئێمە هەمومانەزانین ئیسرائیلێکێکە لەو دوڵەتە گەورانەی کە لە 130 هێزەکانیان بە هەمووی بە ئاسایش و ناوخۆ و پۆلیس و هەموو ئەمانەوە ژنان دەوریان هەیەتیایە کە ئەتوانە بڵێم هێزی سەربازی زۆرە ملێ ئیسرائیلێکێکە لەو دوڵەتانەی کە ئەمە بە زۆرە ملێ ئیشەکە یعنی ئەبێ ژن بەشدار بێتیایە و ئەمریکا بە هەمان شێوە کەوانیش هێزێکی گەورەی ژنانیان هەیە و بەشداری ئەکان لە هەموو پێگەکانە خۆمان ڕەنگە بینی بێتمان هەمیشە کە باسەکەین ئەم هەموو ژنان چۆن لە ناو هێزەکانی ئەمریکایە هەن و دەوڵەتەکانی ئەسکەندەنافیا بە هەمان شێوایەکێک لەوانە کە نەرویجەکەیەکێکە لە بەهێزترین هێزی ژنانی هەیە کاوان پێیانەڵی هێزی کۆماندۆی ژنان یعنی ئەمانە ئەم دەوڵەتانە کە هەموو کە لە 2015 دروست بە تایبەتی دوای ئەوەی کە پەیوەندیان کرد بە ئەتوانم بڵێم 325ەوە کە ئەمانە ئەم دەوڵەتانە بەم پاڵپشتیە یاساییانە بەم ڕێکەوتن نامە نێودەوڵەتیانە ئەتوانن ئەم پاڵپشتە یاسایانە لە ناو وڵاتەکانی خۆیانە دروست بکەن کە ئەگەڕێمەوە جارێکی تر بۆ ئەوەی کە باز لە پاڵپشتە یاسایەکەی یەپەژە بکەم کە ئەوانیش بزدەبەت پاڵپشتی ئەمە بووە کە توانیویانە ئەو هێزە یاساییە کە ئێستا دروست بووە بەڵام لە ناو دەوڵەتێکی ئیسلامیە بەداخەوە کە لە ناو دەوڵەتێکە ئەمانە بڕمایان و قەناعەتیان نییە بەوەی کە ژن وجودی هەبێ یاخود ژن لە پێگەیەکی سەربازیە بەو جۆرە ئەم هێزە گەورەی هەبێ و دەسەڵاتە گەورەی هەبێ خۆشمان بینی ومانەکە بینین کاتێک کە باز لە حزبی کرێکارانەکەین کە ڕێژەیەکی زۆر لە ژنانی ئازا لە ناوم حیزبەیە کارەکە کە بۆ دنیا قورسە کە ژن بەم شێوەیە لە ناو شاخا و لە ناو داروبەردا شان بەشان ئەتوانم بڵێم بەهێزتریش لە پیاوەکان لەم جێگایانە وەکو پێشمەرگەن و هەموو کارانەی کە پیاوەکانی و قیادەکانێکن ژنەکان بەهێزتر کردویانە ئەمانە بۆ جیهان خۆی سەرسامیەکی دروست کردەوە بینی ویشمانە کە دەوڵەتان چۆن بە پاڵپشت ئەتوانم بڵێم پێشوازیان کردووە لەم هێزانە ئێستا لە ناو دەوڵەتێکە کە تۆ دەوڵەتەکە نا یاسای باریکەسێتیەکەی یاسایەکی باریکەسێتی مەدەنی بێ نا یاسایەکی ڕێزگرتن لە توونتیژی مەسەلەن ڕوبەڕوونێت توونتیژی خەزانی هەبێ یاسایەکی نەبێ ڕێز لە هێزەکانی پۆلیس بگرێت بە هەموویەوە هێزە ئەمنیەکان چونکە تقریبا نەتوانمەوە بڵێم لە ناو ئەم وڵاتەیە ئەو هێزانەی کە هەن زیاتر میلیشیاکانن ئەم میلیشیایانە دەوڵەتێکیان پێکێناوە داعشێکن کە هاتوون بوونەتە دەوڵەتێک ئەوەشی کە هەتا ئێستا ئەزانین کە پاڵپشتی هێزە کوردیەکانەکە لە ناو دەوڵەتی سووریایە کە ئێمە دوای من بۆی ئێستا بەم نقطەی باسەکەم بۆی دوایی تر چۆن بتوانین ئەو پاڵپشتێ ئێمە ئیستیغلالی بکەین ئێمە ئیشی لەسەرکەین چونکە ڕاستە پاڵپشتێکە بە چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی و چەند کەسایەتیەک ئەمە تەنها واژۆ کۆکردنەوەیە بەڵام ئێمە پێویستمان بە پاڵپشتێکی یاسایی تومتۆڵ هەیە پاڵپشتێک کە من دڵم هەبێ توانی وما لە شەرقی ئەوسەتا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوی یەکەم هێزی سەربازی
ڕسمی کاڵین ڕسمی واتە فەرمیە واتە پاڵپشتی یاسایی من ئەم هێزم هەیە کەواتە هیچ دەوڵەتێک بووی نیە ئەم هێزم و من هەڵوەشێنێتەوە لێرە ئێمە باس لەمانە بۆ ئەکەین کە بۆی چۆن بتوانین بەردەوامی پێبین بەمەیکە بێوێ هێزێکی ژنان بتوێنێتەوە هێزێکی ژنان بە شێوەیەک باسی لێ بکاکە لە قودرەت و ماهێتی ئەم هێزەکەم کاتەوە ڕاستە بابی خاتە ناو هێزەکانی تری سووریاوە بەڵام بە هێزێکی دیاریکراوە چۆن ئێستاوەکووتم وڵاتی نەروێج کە باسی هێزێکی بەهێزی کۆماندوری ژنانیان هەیە وڵاتێکی وەکو نەرویج وڵاتێکی ئەسکەندەناڤیە بەڵام لاخیرا هێزێکی گرنگی یەکەم هێزە تایبەتە بە ژنان ئەوە ئیسرائیلە بەو شێوەیە هەموو ئەم وڵاتانەیە بۆ ئەمانە سوودیان لە بابەتێکی گرنگ بینیەوە کە ئێستا دیسانەوە چینەوە سەری بابەتە گرنگە یاسایەکە ئەوەیە کە کاتێک ژنان لەناو هەری هێزەکە بن بە تایبەتی هێزی ئاساییشە هێزی بەرگریە هەر هێزێک بن دوو حاڵەتی گرنگەیە بە وڵاتەکە یەکەم هەم لە کاتی شەڕ و هەم لە کاتی ئاشتیشا ژنان بۆ چوونەکانیان جیاوازە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی هەموو دنیا و کەسانی بیرمەندە کە بیریان لەوە کردێتەوە کە دەوڵەتێک دروستکەن دەوڵەتەکە پێک هاتبێ لەوەی کە چۆن بتوانن لە کاتی جەنگا مسەیتر بن بەسەر خۆیانە کە ژن بەرنمەیەکی هەمیشە ئاشتی هەیە لە هەموو ئەمانەیە بەڵام ژن باشتر دەتوانێت بیر بکاتەوە بۆ ئەوەی کە هەندێک لە ڕێگرەکان لە کوشتن لە وێرانکردن ئەمانە لەبەر ئەم وڵاتانە سوودیان بە یاسایی بینیوە لە فکرە و توانای ژنەکانیان لەبەرەوە ئەمە وای کردووە کە ئەبینین هەموو حەب ئێستا سەیری ئەو وڵاتە پێشکەوتوانە کە بزانە ژن چەندێ ڕۆڵێکی گرنگی هەیە لە کاتی قسەکردنان لە شوێنە ئەساسیەکانە لە مستەشارەکانیانە بۆ لەبەر ئەمانە وات لێکا کە تۆ جارێکی تر پاڵپشتە یاسایەکەت هەبێ ئەم پاڵپشتە یاسایە بۆ تۆی ژن بۆ هەر هێزێکی سیاسی کە دروستەکەی من بڵێم ئەم وڵاتانە بەم شێوەیە ڕۆشتن و ئەگەر ئێوەش باسی مافی مرۆڤ و باسی هەر مافێکی ترەکەن ئەوش مافێکی ئەساسی خودی ژنە ئێمە توانی ومانە بگەینە پێگەیەک هەمیشە پێمانەڵێن ڕەنگە نەیان توانی بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ژن بەهێز بێ و ژن وا بکە بەڵام ئێمە توانی ومانە ئەمە ئەوەندە بەهێزین گەشتوونەتە پلەیەک لە ئەستێکین بەرزترین پلی سەربازیمان وەرگرتووە مادەم بەرزترین پلی سەربازیم وەرگرتووە یاخود ئێستاە ماگەر بینە هەرێمی کوردستان بەرزترین پێگەی مەسەلەن دادوەری هەیە ژن لەناو هەرێمی کوردستانە کەواتە جارێکی تر ناتوانانی تۆ بێ بچووکی کەیتەوە بڵێ ژنێک ناتوانێت دادوەرێکی شەرعی بێ لەبەرەوە بەرزترین پلە و پێگەی وەرگرتەوە ئێستا ژنێک کە توانێت ببێتە لە ناو دەوڵەتی عێراقە ژن ناتوانێت بچێتە محکەمەی ئیتیحادی ببێتە دادوەرێکی گەورە لە باڵاترین دەسەڵاتە لە وڵاتەکەتا کەواتە کاتێک کە چوونە ئەو پێگەی ڕوئیای ژن جیاوازە هەر بینینی من بۆ خۆم کە ئێمە دەرەوە سێری محکەمەیەکە کەم کە ژنێکی تایە سێری هێزێکی سەربازیەکەم کە ژنێکی تایە ئەمە لە دنیاە ئەوەیە ئەمانێک ئەیا بە دەوروبەر ئەمانێک ئەیا مەسەلەن لە کاتی شەڕە ئەگەر دوژمنەکەش بێت داگیرێکە ژنی تیابێ خۆی بۆ خۆی ئەو ژنە حتا زاڵمەکەش بێ قوەیەکی دوژمنیش بێ بەڵام کە ژن بوو ئەتوانێ جۆری سەیتەرەتکردنی و جۆری بیرکردنەوە جۆری تواناکەی جیاوازە لە شوێنەکانی تر یەک پرسیار لام دروست بووە کە لە کوردستان لە باشوور لێرەوە هێزێکی لەشگەری ژنانمان هەیە بەڵام حەڵقەکە زۆر تەسکیان کردووە یعنی ڕۆشتووەتە بوو ئاستی ئیداریەوە یعنی ناچێتە ئاستی لەشگەری و پێشمەرگەیەتی بکە بتوانێت بێ شەڕ بکە زۆر تەسکیان کردووە خستوێنێتە ئاستی ئیداری و ئاساییش و ئەو شتانە کردویانە سەریکە ئێمە پێشمەرگەی ژنانمان هەیە ینی بەڕەسمی پێشمەرگەی ژنان لە کوردستانە دروست بووە یەکەم هێز بووە ینی ئینکاری ناکرێت پێش هەموو هێزەکانی ترە بەڵام ئەمە ڕوئیای پیاوەکانە ئەمە ڕوئیای ئەو قیادە سیاسیانەیە چۆن بتوانێت بڵێکی سیاسی ئەم هێزە بەهێز بکە نەیتوانێەوە بیکە من لەگەڵ ڕێزێکی ڕاستە ئێمە لە شەڕی داعشا شەهیدمان ناوەیەک لەوانە شەهید ڕەنگین بووە بەڵام ئەزانین کە ئەمانە شەڕیان نەکردووە زۆر یعنی نەیان بردوونەتە بەرەکانی جەنگ شانگ بەشانی ئەوان شەڕکەن بە شەڕێژنەکانی وستویانە حەزیشیان کردووە و خۆشیان ئامادە کردووە بەڵام هەم مادیەن نەیانێشتۆ بەهێز بن هەم دەوراتی جنگیان بۆ نەکردوونەتەوە هەم ڕێگەشیان پێنەیاون یعنی دانەنیشتووە
سەرۆکی هێزی ژنان لەگەڵ لە یەکەکانی هەفتایە لەگەڵ سەرۆکی هێزەکانی تر دانیشێ بیرروڕای وەرگێ من باس لە ماکەم من کاتێک کە باس لە یەکەکانی پاراستنی ژنانەکەم ئەو تی پەڕان و ئەمە چونکە ئەبی کردووە ئەمە ئەبۆتە ئەو هێزە بێجگە لە تەنها چەکدارێکە بەڵکو خڵپەی جەنگ ڕوبەڕووبوونەوەی جەنگ هەمووی پێکەوە کردویانە کەواتە ئەم بەرحەلانە کە کاتێ لە دنیاە کە باز لە میەکانە ئەکا لەبەر ئەوەیە کە ئەم توانیوێتی تێپەڕێنێ یعنی هێزێکی یاسایی و بە پاڵپشتێکی یاسایی دروست بووە و ئاعترافی نێودەوڵەتی بە چییە؟ من کاتێک سەرۆکی فەڕەنسا ڕسمی بڵنی کات لە ناو کۆشکەکەی خۆیان ئیستیقبالی لێکە ئەمریکا ئیستیقبالی لێکە ئەمە بە عرفی بەپێی عرفی یاسایی ئەبێتە دانپیانان بۆ ئەو هێزە مادە بوتە دانپیانان ئێستا ئێمە لێرە ئەتوانین ئەو دانپیانانە ئیشی جدی لەسەر بکەین ئیشە جدیەکەمان چییە؟ هەمانە وڵاتانەی کە گرنگیان ناوە ئیتر وڵاتەکان هەر کەسێکە وەکووتم بە نەرویجە کە دەوڵەتێکی گرنگە بە ئیسرائیلە بە ئەمریکایە بە وڵاتانی ئەسکەندناڤیایە کە سویدیژێکێکە لە وڵاتانە زۆرگری ئەمانە چۆن ئەم پاڵپشتە بە تایبەتی ئەمەیەکەیە چۆن بتوانێم ئەم پاڵپشتیە یاسایی خۆی بکاتە تەعاتوفێکی نێودەوڵەتی وەکووتم تەنها بەم قسەیە نییە من لێرە ئیمزاو بۆ کۆکەم و من بڕێ بەخوێن ئیمزا کۆکەم و بەڵام ئەم ئیمزایی من چنێ دەوری هەیە تۆ پێویستێ بە تەعاتوفی نێودەوڵەتی هەیە چۆن ئەمیەکانە بتوانن لە ئێستاوە ئەو پەیوەندیە دیبلۆماسیە بەهێزانە بەکاربێنن کاتێ من ڕۆشتومەتە فەڕەنسا بەڕسمی داوام لێکراوە ئەمجارە بەڕسمی ئەڕۆم داوای پاڵپشتی لێکم بەڕسمی داوا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا زانین هەتا ئێستاش پاڵپشتی هەموو هێزەکانە یعنی ئەگەر ئەوە نەبووایە مانزانی کە چیان کردو چیان بەرامبەرمان کردو بەڵام ئەمە گرنگە بە شێوەیەکی تر ئەو شێوەی کە ئێمە ڕاستە هەمومان بڵێن ئێستا نەتەوە یەکگرتوەکان وەکو پێویست پاڵپشتی ناکە بە تایبەتی UN و من پاڵپشت بڵام لە هەموو کاتەکانە ئێمە ناتوانین پێیان بڵێن نایکە ئێمە ئەڵێن ئەمانە جێگایەکی ڕسمین لە کاتی ئێستا من پێویستم پێیەتی پێویستم بەوەی یەکێک لەو کەسانە کە ئێستا هەمومان نەزانین دکتۆر بەرهەم پێگەیەکی ئەساسی گەورەی هەیە لە ناو کە UNHCR چۆن بتوانین ئێمە بڕۆین بگەین بەم جێگایە بگەین بەم پێگەیە کە پاڵپشتێکمان بۆ پێیاکە بۆ سەرۆکی ئومەمی متحیدە بۆ هەموو ئەم شوێنانە کەواتە دەرگا دیبلۆماسیە جیهانیەکانمان ئەبێ دەست پێ بکەین بە هەموو شێوەیەک چونکە وەکووتم جارێکی تر من بە یاسایی دروستم بۆ پاڵپشتی یاسایی و بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش پاڵپشتیم بۆ کراوە و پێی دروست بووم لەبەرەوە بێ ئەمە هەمیشە بۆ خۆم بکەمە ئەو پاڵپشتەکە ڕاستەوە کووتمە ئەمە تۆ لە دەوڵەتەکەی بەڵام دیسانەوە لە ناوخۆی ئەو وڵاتەش پێویستمان بە بابەتێکی تری ئەساسی هەیە ئێمە چۆن ژنانی عەرەبە عەلەویە هەموو ئەم ژنانەی تریش بینینە پێشەوە هەر شێوەیەک بێ بۆ ئەوەی ئەوانیش بتوان چونکە لە ئەخیرا تۆ لە ناو دەوڵەتێکا بژی دەوڵەتێکی ئیسلامی بێ بەڵام سووریا زۆر ژنی مەدەنیتە زۆرنی بەتوانایتە ژنانێک هەیە لە دەرەوە ئیشەکەن ژنانێک هەیە لە دەرەوە معارەزەیەکی بە قووەتن ئێستا کەواتە ئێمە پێویستمان بۆ تەعاتوفە جیهانیە هەیە بۆ خۆمانی دروستکەین لە مەرحەلەیە کە ئەم تەعاتوفە جیهانیە دوای شەبێتە پاڵپشتە یاسایەکە دوای شەبێتە ئەوەی کە ئیتیحادی ئەوروپی یەکێکە لەو شوێنانەی هەمیشە پاڵپشت بووە هەمیشە پاڵپشتی ژنانی یەکەکانی پاراستن بۆ خۆشتان ئەزانن وە چەنەها جار لە ناو پەرلەمانی ئەوروپایە بەجددی باز لە ئەم هێزە کراوە بەجلی لە پەژەوە ئەوان ڕۆشتون پەرلەمانتاری ئەجنەبی هەستاوە کەواتە ئێمە هەموو ئەم پاڵپشتیە گەورانەمان هەیە ئەم پاڵپشتیانە ئەبێ بە هەند وەربگیرێ چونکە ئەوانیش هەرچەنە ڕاستە من بڵم بڕیاردەری ئەساسین بەڵام دەورێکی جددیان هەیە لە مەرحەلەیە بۆ ئێمەی کە ئێستا مناڵم بۆ ئێمە قەزدمەوە بۆ ئێمە کە چۆن بتوانین وەکو کەسانی سیاسی کەسانی یاسایی ئەم پاڵپشتیانە بە هەندێکی گەورە وەرگرین اینجا بابەتێکی تریش کە من لە ئێستا ئەمەوێ قسەی جددی لەسەر بکەم ڕاستە وەکو بڵام ئەحمەد شەرعی یاخود سەرۆکی سووریا عقلیەتێکی دواکەوتوو بە عقلیەتێکی هاتوانم لەم داعشی تعاملەکە بەڵام لە ئەخێری شاناتوانێ چونکە دەوڵەتەکەی هەرچیەک بێت تا ئێستا نەیوتە دەوڵەتێکی ئیسلامیە
ینی بەو شێوەیە بەو ڕسمیە قسەی لەسەر نەکردووە لەبەرەوە ئەتوانرێت ئەم شێوە مەدەنیە ئەم شێوە لە مەدەنیە و ئەم هێزە مەدەنیە ئیستیغلال بکرێ ینی هەتا ئێستا ئەگەر بە شقڵیش بێما بێ بتوانرێ ئەم پەیامە بە شێوەیە بگەێنرێتە ئەوێ کە ئێمە تەنها مەبەسمانەوە نییە تەنها شەڕ بکەین چکە ژنی یەکەکانی پاراستنی ژنان تەنها هێزێک نین بۆ شەڕکردن بەڵکو هێزێکن بە استراتیژێکدانراون بۆ بنیادنانەوەی دەوڵەت ئەیانێ دەوڵەتداری بکەن ئێمە تەنها نەهاتوین دژمنایەتی ڕاستە من کەسێکی گەورەی سەربازیم بەس کەسێکی گەورەی سەربازیم بۆ پاراستنیە وڵاتە عەقڵ و بیر و هۆشم هەیە بۆی چۆن بتوانم ئیدارەی وڵاتەکە بکەم بەو ڕوئیایی من هەمە لە ئاسایشایە لە ئەمنایە لە هەموو ئەمانە کە تۆ پێی ئەڵێ دیفاعکردن هەر جێگەیەک تۆ توانی جارێکی تر ئەم بەرنامانەی خۆی بە شێوەیەکدا ڕێژێتەوە کە تەنها هێزە چەکداریە دیفاعەکەی نەبێ بەڵکو هێزێکی تریشە کە ئەوێ مشارەکەی هەموو پێگا ئەمنیەکان کامەوێ لە ناو دەوڵەتە یاریدەدەری وەزیری دیفاع بم ئەمەوێ هەموو ئەمانە بکەم لەبەرەوە ئەتوانرێت ئەم بەرنامجانەش جارێکی تر بۆ یەپەژە لە ناو خۆیە ئیتر بە هەموو طریقە دیبلۆماسیەکان باس بکە هەتا بتوانرێت بە جێگەیەک دەنگەکان بگات چونکە ئەم دەنگانە لە ئێستاە ڕاستە زۆر قورسە زۆر سەختە ئەو پێت ئەڵێ من بەمەرجێک هێزەکانە هێنمە ئەو هێزە کوردیانەیەن مشارەکەی حکوومەتەکەن کە بەم شێوەیە بێ بەڵام تۆش دیسانەوە مەرجت هەیە لە ناو حکوومەتە پێویستت بەفیئە گەورەی هەیە کە فیئەیەکی ژنە ئەم فیئە گەورەیە فیئەیەکە کە لە ناویا و لە ناو ئەم هێزەیەم هێزە پێویستی بەمانەوە هەیە لەبەرەوە ئەمە وەکووتم بابەتە ئەساسیەکانە کە بە پەیوەندی دیبلۆماسیەکانە پەیوەندە ناوخۆیەکانە ئەوانەی تریش کورد وەکو خۆی وەکو ژنانی کورد کە بە تایبەتی لە دەرەوە دەورێکی جددیان هەیە لەسەر ئەم بابەتانە تەنها بە تەعاتوف نەڕۆن بەڕێگاوە چونکە مەسلەی تەعاتوف سێری کە با پەتان بەڵام هەمیشە خۆمانەڵێین ئێمە وا بووین ئێمە توانیمان خەڵک یعنی خەڵک ڕزگارکەین چی بکەین هەندێک تەعاتوف هەیە بەکارهێنین بەڵام نەخێر تەعاتوف ئەساسە بەڵام قووەتەکەی خۆشمان زۆر ئەساسە چونکە تۆ ئەو قووەتە گرنگەی کە هەتا ئەبێ بەهەند وەریگری بە ئاسانی نەتێناوەتە دەستێ تەنها بڵێم وەڵام من لەبەرەوەی ئەمە وەزعێکی خراپم هەیە منجم نەخێر من بە قووەتێکی ئەکادیمی بەهێزەوە توانیمە ئەمە دروست بکەم ینی ئەگەر سیرکەن هەمان ئەو قووەتە ئەو پاڵپشتیەکە کراون هێزەکانی یەکانی پاراستنی ژنان بەڵام لەگەڵەوە شابا پێتان بڵم پیاوەکان ئەو پیاوانەی کە ناوی هاوسەرۆک بوون توانیمانە ئەوانیش ئەم هێزە و قەناعەتی تەواویان بەم هێزە هەبێ و ئەم هێزیان هێناوەتە ناوکایەکەواتە جوودی ئەوانیشە بێ دیسانەوە لەمانەوەشتانە هەمان جوود پاڵپشت پێ بۆ ئەم هێزانە بۆی بمێنێتەوە چونکە هێزەکان بە تاقی تەنها لە نیوەی ڕێگا نابێ بەجێمان هێڵان بەڕێزان دەنگ نەمالێنێ زۆر گرنگە چونکە کاتێکم کە لە ئێمە چی بوو؟ ڕێزان خان دوو دیێڕی ئەخیرمان جۆ لێ نەبوو لە بەرەوەی نێت نەما بێ زەحمەت دەگە ویستم ئەوە بڵێم ئەگەر لەوە گوێتان لێ نەبوو ئەڵێم پیاوە لە کاتێکا ئەو سەرکردە بەتوانایانەی کە بڕوایان بە هاوسەرۆکی هەبووە ئەوانە پاڵپشتێکی گەورن بۆ دروستبوونی یەپەژە چکە ئەگەر ئەوان ئەو بڕۆیان نەبوایە کەواتە هەمان تەجروبەی ئێمەیانە بوو ئێمە تەجروبەکەمان لە بەرەو پیاوەکانی ئێمە هەتا ئێستا ئێمە زۆر متەئەسیر بوون بە ئەو عەقڵیەت پیا و سالارێ هەتا ئێستا بڕوای بەوەنەی هێزێک دروست بێ شان بەشانی ئەو دانیشە بڕیاردەری سیاسی بێ یعنی تەنانەت ئێمە باس لە هێزی سیاسی ناکەم باس لەوەکەم کە ئەتەوێ مفاوەزات تێ بکەیت چەند ژن نەتوانێت لە ناو ئەم مفاوەزاتانە دەوری جددی هەبێ ئەوە تا بزانە لە تشکیلەی حکوومەتی عێراقیە هەر یەکێکتان ئەگەری ئێستا سەیریکەن چەند ژن وجودیان هەیە لەوەی کە مفاوەزات بکەن بۆ ئەوەی حکوومەت تشکیل بێ ئەسڵەن ژن غیابە ژن هەر دووری نییە هەر ڕۆڵی نییە هەر نایبینی ئەم پیاوانە بە دانیشتنەکانیان بە کۆبوونەوەکانیان کەواتە تۆ بۆ جیاوازی تۆ هەمیشە
ئەوان ئەو هێزانە وجودیان هەبووە لە دەوریا و پیاوەکان خۆشیان بە هەمان عەقڵیەت و بیرەوە ئەڕۆن بەڕێگا لەبەرەوە بێ لێرەشە هەرچەند پۆستیان بدرێتێ هەرچەند شوێنی باشیشیان بۆ بکرێتەوە بەڵام نابێت لە نیوەی ڕێگا ئەم هێزانە بەجێ بهێڵن یعنی ئەمە گرنگی ئەو دانپیانانە بەقووەتەیە ئەو مەسئولیەتە گەورەیەی هێزەکانی ترینا و هێزە کوردیەکانە کە بتوانن ئەم پاڵپشتێمان بۆ ئەم پاڵپشتێ بە هێزە بهێڵنەوە بۆ ئەوەی بەردەوامیان هەبێ من داوای لێ بردنکەم ئەگەر دوور و درێژم کرد بێتەوە زۆر سپاس قسەکەت زۆر باش بوو لە کاتی خۆی تەواو بوو دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس قسەکی ڕێزان خان زۆر جوان هەبوو کە باڵکێش بوو کەوتی ئێمە کورد عاتیفین ڕاستەکە ئەم قسەیە هەر زۆر ڕاستە ئێمە وەکو کورد زۆر عاتیفی بوون بەڵام من تەسەورەکەم لە دوای ئەم شۆڕەشە تۆزێ هۆشمان بێتەوە بزان بن ئێمە بەڕاستیژی ئەوە وەکو دەرسێک بوو کوردەکان دەرسێکی زۆر جوان بوو بۆ ئەو عاتفیە واز لێ بهێنن و بەم ئەخیرە کە گەلەکەمان هۆشی بەسەری هات کوردەکە وەکو کوردەی جاران نەماون تەسەورەکەم تۆزێ پێشکەوتن ئیشەڵا هەر سەرکەوتن بێ بۆ هەمووی گەلی کوردەکان ئێستاژی ئەگەر کلارە خان حازر بێ دەچنە لای کلارە خان کلارە کۆبانی کلارە کۆبانی پرسیارەکەت ئەوەیە ڕۆڵی یەپەژە لە شۆڕەشی ڕۆژئاوا وە گرنگی ئامادەبوونی لە سوپای لە چوارچێوەی سیستەمی تێکەڵبوونی دیموکراتیک ئەگەر تێ نەگەیشتی بە کوردی پێتەڵێ تێگەیشتم تەوا دەستپێکێژی بخێر هاتنە میوانان دکم و سپاس دکم ji bo komxebatekî wiha û di vê demekî pir hesas em wekî Kurdistan û taybet jî wekî Rojavayê Kurdistanê tê re derbas dibin şerekî pir ser me tê meşandine û taybet jî kadera me jinan îro di rojevê de ye bêguman komxebatên bi vî rengî hemû jinên çar parçeyên Kurdistanê û dervayî welat helwesta xwe diyar kirin ku YPJ temsîla me ye û em hemû YPJ ne ev ji bo me bû hêzekî ku em hîn bikaribin têkoşîna xwe bilindtir bikin nataybet ji bo pirsa we rola jin di şoreşa Rojavayê Kurdistanê da cewaziya wê çi ye ferq û cewaziya wê çi bû di şoreşa Rojavayê Kurdistanê da hebûna jin temsîliyeta jin çabûyê ku şoreşa Kurdistanê ango şoreşa Rojavayê Kurdistanê ji şoreşên dîtir cuda kir ango cewazî kirê bêguman em dikarin bibêjin rola jin bû di vê de ji ber ku dema dest bi şoreşa Rojavayê hate kirin û şoreşa Rojavayê Kurdistanê şoreşa jin e ev bêguman zehmetîn vê gelekî hebûn li hember zeyndperestiya bavuksalarî ya ku îro şerekî pir dijwar didê meşandin û taybet jî di sala di şerê cîhanê siyemîn da em hemû dizanin ku karakterê şerê cîhanê siyemîn yek jê çi ye yek jî jê zeyndperestî ye nijetperestî wilperestî şerê ku heta niha tê kirine şerê cîhanê siyemîn de ku navenda wê jê rojhilata navîn e di rojhilata navîn de jî navenda vî şerî Sûriye bû em binêrin li gelek welatên dîtir serhildan çêbû belavbûn hate çêkirin lê di Rojavayê Kurdistanê da ev têkoşîna ku hate dest pêkirin gihîşt asta şoreşekê yanî tecrübeyekî kedekî bedelekî heta niha em dikarin bibêjin 15 sal berdewam kir 15 sal berdewam kir ji ber wê jî ji ber ku hebûna jin di vir de hebû jina ku di civakê da em bibêjin kesekî pê îtiraf nedikir jin nezane jin nikare xwe biparêze hebûna jin tune bû di şoreşa Rojavayê Kurdistanê da jin ew ispat kir kî jin hebûneke û dikare wekî zilam têkoşîn bike ew jî dikare mafê xwe parastinê ew jî dikare bifikire ew jî dikare di derheqê xwe da biryara xwe bide bêguman
ام دیروک دما بنیرن بریمه جنین قهرمان تایبت دوالات ما کردستان دا درکتنه گلک میناکین جنان هر چار پارچه این کردستان دا درکتنه لولاتین عربی د شر فلسطین دا جنین کو چالکین فدایی کرنه درکتنه د جزائر دا گورا کو تی گوتن 11,000 جنین کو ام ببیجن جبوی ولات خوارزگار بکن و شهید کتن هبون لی اف جن نبری خستن کریبون اف جن نب ناسنامه بون اف جن بلاوه بون دیسا هبون آوان کد آوان تیکوشین آوان دسیا کد آما دسیا دسلاتداری داما دسیا ظلام داما دیسا حتی روژه ای روژی یعنی دما کو ام دیروکه پینازد کن دما کو ام دیروکه دشوپینن جبر کو اکو دیروکه دنویسینه دیسا پینوسا عقلیت ظلامه دسلات داره لذلك جبر ویجی مثلا اعتراف بهبونا جناكي اعتراف بقهرمانيا جناكي اعتراف بدل انكو جن دايا ناكي ودما کو ام بنيرن هوال منيرة جياني سر زمان برز منيرة دشاران دا ایک کوچبر دبیجنه ایکو تالان دبیجنه ایکو تی دست آویتن جنه و تایبت چی دواره زایندی دا جن پر بیجن ملی درونی دا ده ملی بدنی دا ده ملی فکری دا بمباردمانه کی پر دشوارا روبروته راسته اجبر و ده شورش روجابای کردستانی دا آوا کرنا یکینین پاراستنا جن اف بو هبونا جن بو ناسنامه جن ده جواکه دا هرتم دبیجن کی مثلا تایبت گوتنه کی به مثال ای شعبی ای عربی هیا دبی وراء كل رجل عظيم امرأة عظيمة يعني في هر زلامة كي قهرمان جنة كي قهرمان هي نا ايدي ام نجن نمجبورين كتم ام زلامان بكن قهرمان امي بناسنامه خو قهرمانتی خو درخن امي بهبونا خو قهرمانتی خو درخن امي بفکر خو قهرمانتی خو درخن امي باراده خو قهرمانتی خو درخن شورش روجاوای کردستان داشی اف دا اثبات کرد کو ایرو هیر یه پجه یکینین پاراستنا جن وک ارتشکی جن بو هیویا همو گلین جیهانه بگمان نه تنه کو مچک را کرو ام شرد کنه جبه کو سر وقتیا کی دجندا دعوا کر ریخستن بونه کی دجندا دعوا کرن فکر کی دجندا دعوا کرن هبون و ناسنامه کی دجندا دعوا کرن اف هیچ کو چه ببه دما کو یه پجه چک را کر لکیلا کا برای خو هفجینن خو حوال خو مالا خو پاراس تاخا خو پاراس باجار خو پاراس بند خو پاراس و ایدی جه پاراستنشون دا دواره جیانی دا بو ناموزا جیانه کی نو میناکا جیانه کی نو دا آوا کرن جوه جواکا ام کارن جرا بیشن جواکا دموکراتیک و هر کسک برنگی خواه نا هبون جنجی رنگی جنجی پر رنگلی بونه دا آفرینه نرم بونه دا آفرینه یعنی ذهنیت کی پرهش پر دوماتیک تک رنگ ناده افراندن اجبه و ایجی مثلا در روش آوای کردستانی دا تایبت در رول لاجن در شورش روش آوای کردستانی دا جیه پجه حاطه دست بکرن وک هزین چکداری دست بکی خطا اثبات کرن جبر کو مخابن افراستی هیر هیر ایرو تنبی هزک تو دست بکی دنابا شری جیان سیامین دا تو وک هزکی لشکری و اثبات نکی دت صحین جیان مجال جیان یه دا تو نای قبول کرن اجبوی و در روجاوای کردستانی دا تایبت دست بکی جن دکی جانواری دا خود دا اثبات کرن دواری چکداری دا یکینی خود دا آوا کرن خواه برخستن کرن دخوا سریا خود دا جن خواه آوا کرن نه تنل کلکا ظلامان نه دخوا سرتیا خود دا جن بخواه بو فرماندار بخواه دناوا بریار شر و آشتی دا جه خواه گرد لکلکا و امتکارم بیجن برومی کو شرکی پر دجوار افسر 15 سالانه روجاوای کردستانی تیرا در باس و همان دمه دا لکلکا و مثلا کنگراستار خو آوا کر و همان دمه دا جبری وی جه بو
لێ di çarçeveyekî teng da dima di diplomasî da jin temsîliyeta xwe gir di aborî da jin temsîliyeta xwe gir û hin de hişmendiya hevserokatiyê hate avakirin û di hemû beşên jiyanê da jin dikare temsîliyeta xwe bike jin dikare bi aqlê xwe bi xwesertiya xwe bi fikrandina xwe jin bi rengê xwe bi dengê xwe dikare temsîl bike ji ber ku di civakê de tim zewac bîle bav ango bira li şûna wê biryar dide şoreşa Rojavayê Kurdistanê ew zihniyeta em dikarin bibêjin ya fewdal ya hêj ya ku jin nikare tiştekî bike jin pêwîst e tenê di mala xwe da bê jin pêwîst e tenê zarokan xwedî bike ev em dikarin bibêjin daşikandin çawa ev daşikandin bi îspatkirina milê çekdarî da yekîniyên parastina jin ji ber ku her kesekî em dikarin vê bibêjin mixabin em di rastiyekî civakekî wisa da me jiyan dikir û hemû cîhan ji ber ku îro cîhan li ser lingekî ye ew ling jî çi ye zihniyeta baviksalarî zihniyeta desthilatdar biromî ku dibêjin jin nîvê civakê lê ew nîvê civakê felç kiriye îro heyer bedena însanek ser lingekî tenê bimeşe ew însan ne tendurist e nikare rihet bimeşe nikare rihet bibeze lîzêrik heta roja îro meselen têkuşînekî pir dijwar e ku tê kirine bêguman di şoreşa Rojavayê Kurdistanê da jî afirandina ku jin daye avakirin keda ku jin daye bedelên ku jin dane ji ber wê jî meselen di milekî da em dikarin bibêjin bu modelek ji bo jinên cîhanê ji bo civakên demokratîk xwe ji bo civakên ku dawa têkuşîn û azadiyê dikin dawa serbixwebûna xwe dikin ev em dikarin bibêjin modela civakekî nû hebûna jin di şoreşa Rojavayê Kurdistanê da afirandin ji ber wê bu metirsiyakî di nava cîhanê de û destpêkê jî ji kê re bu metirsiyekî û tehdîdekî herî mezin ji hêzên desthilatdar hêzên ku bi dînperestiyê çev birêve birin ku kesên mîna Daişê hovana dan avakirin bu metirsiyekî herî mezin ku çawa parçeyekî herî biçûk di Kurdistan da ango di Sûriyê da xwesertiyekî bi vî awayî birêve dibe û jin temsîla xwe dike jin îro qedera welat tayîn dike biryarên em bêjin hebûn û nebûnê dide biryarên şer dide ev hemû ji bo wan em dikarin bibêjin tehdîdek bû û gerekî destpêkê kî were bêdengkirin ev fikra azad ev jina azad were bêdengkirin ev jina ku li xwe serwext bûye were bêdengkirin ji ber wê bê bîra me dema ku Daişê destpêkê êriş kir Şengalê û Kobaniyê got çi got jin xenîmet e jin bigirin ji ber ku di rastiya civakê da ev heye dema ku êrişî ango şer li ciyakî tê qewmandin dibêjin kî dema ku te jinê wî welatî bi dest girt ango jinê wî civakî te tecawuz kir yanî dest avêtê ixtîsab kir tu wê civakê tune dikî tu wê civakê teslîm digirî dest jin dema bû xenîmet ji ber ku çima di civakê da jin eqda şeref û namûsê ku heta roja îro ji bo civakan tê pênasekirin heman demê da kêleka vî em binêrin dibêjin kî ji bo ku tu bikaribî asta civakekî ku çiqa pêşketî an çendî têkuşîn dide tî asta jin bimezînî dema ku jina vî welatî angovê civakê ku azad bû ku dikarî têkuşîn bike ku bi îradeya xwe bi hebûna xwe dikarî biryar bide bi rengê xwe îfade kir wê demê demegî ew civakekî ji pêşketinê re vekiriye civakekî demokratîk e di Rojavayê Kurdistanê de ev hate kir ji ber ku di YPJ da îro mebedên YPJ hebûn pîvanên YPJ hebûn tenê wek hêzekî kûçek di desta ye û aşiqê şer e em ne aşiqê şer bûn destpêkê me bedena xwe parast û piştre me welatê xwe parast me axa xwe parast me êrişî ti bajarên cîran nekir
ما ایرشی ت باجارین کو دستلات داریا نظام بعض آنگو بری و روژا ایروژی ما ایرشی ت دران نکر لی دست که وقت ناموزش ما در روژ آوای کردستان دا د بارجارین خدا د بندین خدا د تاخین خدا ما دا دست کرن و حتی کو دنیا همو به هزی اعتراف کرد و روابونه که دا آوا کرن و ده همو بشین جیانه دا جن ایدیکاری بیشن گاوین خورد باویجه چه دواره پروردهی داد به چه دواره اکادمی داد به چه دواره ابوری داد به همو بشان دا اف کویا پژی نبا انگو خو اثبات کردن لشکری نبا به گمان کسی که بیشن اعتراف ندکر وای دی ساوک بره گوت بانا جن نکاره شر بکی و جن رادستی ستن اختصابتی گلاره کوبانی پرسیارک لجامت چه بیه از دخوازم به پرسیارش تا بکم وک هبونا یا پژه تا گوت اساسی یا پژه کو رابو بو پاراستنا جنه نش بو کوشر نها اف یا پژه کو تی سر زمانی هر کسی میجی وان داره لسر لشگری و لسر شربانی و لهلگرتن سلاح يعني تي واتي كو جن نهاتي بس بشهر بكي نا يعني اسكوانم ببيجم گور نيري ناتا جن هاتي پاراستنا خوابكي و فكري جواكي دور خوابو غيره ام دخوازم تفي بيجني في ملتي ما كو راستا جن نتاني هاتي شهر بكي بس يعني فا فكرة تاني لسر يا باجي نيگوتن بگمان راسته ده منهاجی ده آخافتن خدانی سر زمان یعنی یه تجی وک ارتشه کی ایرو ارتشن در جهان ده همو ارتشن کج ظلامان پکته تکارم پیجن یه پیجی ایرو هبون آوی وک ارتشه کی تنه چک راد کی و به شکل که ام بیجن اف کو تنه شر بکی آن بکو جنینه همان دمی دا بیواندارین شرین هیه ما بعد آن بیوانان دده شرین هیی هبونا یا پیجه دنافا قصده دا از کارم ببیجم تجربه می سالان ما گوت خوزای جن نرم بونا جن رنگلی بونا جن ناهل مثلا مینا که هری مزن ایرو همود دولتين دروجلات نافين دا ودولتين هجمون دنافا شركي دانه شر تكنولوجيا كي تكرن انسان غزة البرشافي مايا فلسطين البرشافي مايا لبنان البرشافي مايا اوكرانيا البرشافي مايا بكاركتر الظلام وبالتكنولوجيا هي بهشمنديا بافك سالاري شركي دانه مشانتن داويا انسان آنينه ليه هبونا يا بيجي دنافا فيدا مثلا تكارن ببيجن ويسي دار دكي مافه پاراستن اساس دگری آوا کرنا جواک اساس دگری ایرو هر کو از شروان کی یپجمه فرماندار کی یپجمه استن بچک شرناکم اشر فکری دکم اشر عادت و تقالید کلاسیک دکم اشر هبونا خو اثبات کرنه دکم اشر ولات پاراست ولات خو چوا بپارزم دکم ایرو ام لهمبر فكرة رأسمالية ياكو جن كريه سلعة ياكو كريه ام بيجن ملائكة السلعة تاني بالركلاما وبمكياجا وبموديلا لسر التواصل الاجتماعي جن افكري ازئلو الهمان دميدا جبويكو جن الخزايا خفقري جبويكو جن عايدي خببي جبوي جن الخسر وقت ببي جبويكو جن خناس بكي من افور من الخاكري ومن افتشك كريه دستي خوال نتني جبويكو از لهمبر دجمنه كي هي شربكم بله گلاره کوبانی وقتی تا پر هندک ماده دقیقه ماما از دخوازم بی پرسیاری جشتا بکم از دخوازم بزان بم جنین کرد تنه یا پجینه لید ناو یا پجی پیکاتی ترهنه از دخوازم گروپ مگیش بزان به چد ناو یا پجی ده هیا بگو من دما مدست بکر وکی جنین کرد مدست بکر لهر بچو دما اثبات کرنا یا پجی هات کرن تکوشینا ما برفره بو یه پجی ایرو تنه دی ایتار روش آوای کردستان دانم جنین انترناسیونال اینجی ولاتین دربا گلکی هاتن بشدار بون و هبونا وانت ناوا مدا هیا جنین ارمن دناوا مدا هنه جنین سوریان دناوا مدا هنه جنین عرب دناوا مدا هنه جنین آشور دناوا مدا هنه یعنی موزاییک کی ج نتوبونا جن امتکارم ببیجن یه پجی تمثیلیت خواهد که تنه جنین کردنین طبعا جنين كرد بيشنكيا فكر خو إثبات كر لي
همو ام بیژن جنین کو جبوی آزادی جبوی هبونا خویشن بونه تیکوشین دکن هاتن و بشداری رفن یپجی بون و یپجی بو میناکه کی جبوی کشتی جنین جیهانه بو هزه کشی جبوی جنین جیهانه گلارا کوبانی پرسیارە کە دیجیشت مارە چێ بوو ji ber ku nihar Rojava di nav entegreyê de bi hikûmeta Dîmeşq re eger hikûmetê Dîmeşq ku muwafeqê ew ê nede yanî nebêje em bi qebûl nakin YPG di nav hêza me de hebe ê YPG çi bike بگومان دما کو ما یکینین پاراستنا جن آوا کر ما لهمبر هم ذهنیتا دستلاتدار ارتشین هیی و هم دجی ام بیشن ذهنیتا کو ام د سوریه دا ذهنیتا حزب البعث ابو همان دمه دا ایروجی حکومتا دمکی یا کو د پیشنگتی احمد شعبان هاتی کرن yani aslında ama ko em dîroka Suriye meze bikin heye gotin dijî dabet heştê û Susyan da Killiyê Herbiyê ê jinan hatıbo ava kirin. An got dicîn cuda da hinek artêşên cuda da jin henin. Lê bi şexs tê gotin. Neke kitle, neke artêşekî jin ku xwesertiya xwe hebe. Niha îro heyer wek hikûmeta demkî me kabul bikêşî me kabul neke em wek YPG em di hebûna xwe da bi îsrarin em îro hikûmeta demkî me kabul jî bike me kabul neke em îro di nava raya giştî da di nava jinên cîhanê da em bûne hêzekî rewa û em temsîla jinên cîhanê hemû îtirafê me dikin û em ê têkoşîna xwe berdewam bikin. Lê pêwîst e ku hikûmeta demkî ya Sûriyê jî vê baş bizanibe ji bo ku biçe guhartinekî ji bo ku were kabul kirin ji bo ku gavên cuda jiyê hikûmeta berî xwe an got Hizb Baş bavêje gerekî hebûna jinan kabul bike. Lê hebûna jin jî ji bo desthilatdariya wî me tirsiyake ez karim vê bibêjim. Ana dibijmere dibêje kî bila jin asayişê de cihê xwe bigire bes wek YPG bira cihê xwe negire. Bi hezaran jin heye di nava YPG da. Bi hezaran YPG şehîdên xwe hene. Bedel dan cenazên me ji takên jorê hatin avêtin, keziyên me hatin qutkirin. Em ê hemen dîre wisa pir bi rengekî qolayî çekê xwe daneynin rûnin ji ber ku çima em hîn di cîhanekî ku şerê cîhanê siyemîn da jiyan dikin hîn ti damana va jinan ya azadiyê ya parastinê ya hebûnê tune ye. Ji ber wê jî em divê da bi îsrarin ku em pêwîst e bi şeklekî fermî destpêkê di dewleta Sûriyê da an got artêşê da çawa ku heta niha efserê 15 salan e YPG û YPJ kêleka hevşer kirin û dema îtîfaqiya 29 cotmehê da ev hate kirin wek qesedê gerekî bi kitla xwe tevlî bibe negotin bira jin ji dervayê vê îtîfaqê be. Jin ji dervayê vê îtîfaqê be ne wek jin jinên cîhanê ne wek jinên Kurd û ne wek YPJ em kesek bi vê hişmendiya heyî em ê kabul nekin û em ê di vê têkoşînê de jî îsrar bikin û xwe xortir bikin. dest xweş bi Clara Kobanî ji bo rûnkirinawe û ji bo ku te welamê pirsyarên me da û em ê vegerin cem te pirsyara diro bikin em ê niha her ne cem êste de çîn lay Şîrîn Tahir eger hazir bê bû pirsyareke Şîrîn Tahir giringî rolê jinê Kurd we berpirsyaretekî li beraber hêzekan dij bedestkewtekanî jin û Kurd li Rojhilatiyê Nawerast e. دەنگت نییە شیرین خان عفوا لەبەر گفتوگۆکەی بەڕێزیان کەتم کردبوو سڵاو شەو باش سڵاو لە هەموو ئەو هاوڕێ هەواڵانی کە لەم دیبەیتەیە ئامادەن دەستخۆش بۆ تەوەرە گرنگانی کەم شەو بەڕێستان دیاریتان کردووە و ئێمە هەریەکە لە گۆشەنیگای خۆیەوە قسەی لەسەرەکە بە هیوای ئەوەی بتوانین ینی ئێمە لە چوارچێوەی ئەو تەوەری کە بۆمان ئامادەکراوە ئیزافەیەکمان هەبێ و هاوکات بڵین بەشێک لە چارەسەری یان ڕێگەی ئایندەی تیابێ بۆ ئەو تەنگەشانی کە ئێستا ڕوبەڕوویە پەژابێتەوە هەڵبەت تەوەرەکە دوو بەشە بەشێکیانڵێ ڕۆڵی ژنی کورد و بەرپرسیاری ڕۆڵی ژنی کورد دواتریش بەرپرسیارەتەکەی هەڵبەم بەرپرسیارەتەکەی بۆ ئێستەیە بەڵام ڕۆڵی ژنی کورد ئەگەر ئێمە
بگەڕێینەوە باسی ڕۆلی ژنی کورد بکەین هەر لە هەچەنە من زۆر ناچمە ناو قوڵای مێژوو ئەوانەوە چکە مێژوو بەردەوام پێویستی بە ڕەخنەگرتنە لە هەموو ڕوویەکەوە و ناشمێ بە بستراکێت خۆمان بەستین بە مێژوویەکەوە لە ڕابردووە کە ئێمە ڕاستە وەکو نەتەوەیی وەکو مێژووی نەتەوەیی وەکو مێژووی ژنیش کە دایکانی ئێمە با بڵێن نانکانی ئێمە و ئەو ژنە ناودارانی کە هەبوون ڕۆڵیان چی بووە لە خەبات و تێکۆشان و بردنە پێشەوەی قەزیەی نەتەوەیی و هەم وەکو ژنیش کە ڕۆڵیان چی بووە دیارە و ڕۆژهەڵات ناسەکانی شایەتی ئەوان کە ژنی کورد ڕۆڵێکی هەبووە لە کۆمەڵگەی کوردیە ئەم ڕۆڵی کە لەم دوودەی ڕابردووە ژنی کورد گێڕای داوەکو دانپیانانێک وا بوو بۆ ئەو قسانەی یان ئەو وچهەنەزەرانی کە ڕۆژهەڵات ناسەکان لەسەر ژنی کورد و دیدی ئەوان لەسەر ژنی کورد هەیان بۆ بەرامبەر بە لە ڕووی ئازایەتیەوە لە ڕووی ئازادیەوە لە ڕووی تێکەڵاوی و کۆمەڵگەییەوە لە ڕووی بەرهەمهێنانەوە لە ڕووی بڵین بەرگریکردن لە ناوچەکانی خۆیان لە نەتەوەکان لە کاتی تەنگەشە و داگیرکاریەکانە هەموو ئەو بچهەنەزەرانی کە لەلایەن بیرمەندان و ڕۆژهەڵات ناس و خۆراواییەکانیش کە هاتوون بۆ کوردستان لەسەر ژنی کورد باسییان کردووە ئەم ڕۆڵانی کە ژنی کورد بینی لەم دوودەیە بەڕاستی یعنی ئەوەی ئیسپات کرد کە بەڵێ ژنی کورد لەوە زیاتر ینی کە چاوەڕوانی لێکرێ لە ڕووی ئازایەتیەوە لە ڕووی ئازادیەوە لە ڕووی مووقف و هەڵوێستەکانی کە لەگەڵ لە ریزی پیاوان هەیەن بۆ بەڵام دیارە ینی لەو وەکو ئێستش کە هەرەی بین و ئەمە بەردەوامە ئەقلێتی پیاو سالاری وای کردووە کە دایمەن ڕۆڵی ژنەکان دیدە نەگیرێت و بڵین لە مێژووشا زۆر بەڕوونی پەردە لەسەر تێکۆشانی و ژنانە هەڵنێت دراوەتەوە کەم و زۆر باسی ژنانێک کراون کە لە بنەماڵەکان بوونیان لە بنەماڵە دیارەکان بوون وەکو مێژوو گێڕاوەتەوە بەڵام زۆر ژنی کەشە بووە لە ئاسەکانی خوارەوەکە قۆڵی لێ هەڵماڵی و تێکۆشانی کردووە و ئازا بووە و ئازاد بووە لە ناو کۆمەڵگەی کوشت و کاڵی و لە کۆمەڵگەی کوردیە ڕۆڵی ژنی کورد وەکو ئێستا کایە پەژە نمونە دیارەکەی ئێمەیە با بڵین کە قسەی لەسەرەکەین ڕۆڵی ژنی کورد تەنها ڕۆڵێکی سیاسی کۆمەڵایەتی نییە ئێمە هەروە بە ئاسایی باسیکەین بەڵکو ڕۆڵی ژنی کورد زۆر کاریگەرترە لەوە بنچینەی و ڕەگەزیە لە ڕووی ئەو گۆڕانکاریانی کە ئێستا بەسەر ناوچەکەیە هاتووە لە هەموو ئەو دۆخە سیاسیانی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەخۆیەوە بینێ لە هەموو ئەو گۆڕانکاریانی کە ڕوئەیە ڕۆڵی ژن ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوە کە هەمومان ئەمە ڕوونە بەلامان و هیچ گومانمان لەوە نییە جگە لەو ڕۆڵەکە هەی بە ژن ڕۆڵی گرنگی هەبووە تێکۆشانی ژنان کە بە پراکتیکی و لە ناو دۆخی تێکۆشانە بووە ڕۆڵی گرنگی هەبووە لە خەباتێکی گەورەتری جیهانی کە هەموو یعنی بۆتە هەوێنێکی تێکۆشانی ژنان یعنی هەم ژنان هەم تێکۆشان لە پێناوی یەکسانی و مافەکانی مرۆڤیشە چکە زۆربەی ئەو بنەمایانێ یان ئەو مەبادیانەی کە سوپای هێزی ژنان ئیشی لەسەرەکەن ئەو بنەمایانن کە بە حەقیقی مافەکانی ژنان مافەکانی مرۆڤ داوایەکات ینی تەنها دروشم نییە وەکو ئەو بنەمایانەی یان ئەو بڕگانەی کە لە بانگەشەی مافەکانی مرۆڤ قسەی لەسەرەکرێ بەڵام لە ئەرزی واقعا زۆر جارەوانە نابینینەوە بەڵکو تەنها وەکو بڵێ ماکیاژێکە دەوڵەتە زلهێزەکان شانازی پێواکەن لە ڕێکخراوە جیهانیەکانە یان لە نەتەوەیە گرتووەکانە باسی ئەو بانگەشانی مافی مرۆڤەکرێ و باسی بانگەشەی مافەکانی ژن و مناڵان و هەموو ئەوانە ئەکرێ کە بۆ خۆی ئەوانە ڕەنگە قۆناغێک گرنگی خۆیان هەبوو بێ بۆ بازدانی مرۆڤایەتی بۆ قۆناغێکی تر بەڵام کە یێتە سەر جێگیرکردنی یان بڵین ئەزمونکردنی ئەم مافەکانی مرۆڤ یان مافەکانی ژنان لە کۆمەڵگەکانە بە تایبەتی لە کۆمەڵگە پەراوێز خراوەکان و کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە بە دیوێکی ترایانی ئەگەر لە بەرژەوەندی خۆیان نەبێ
ئەوە بڵین حسابێک بۆ ئەم بەندانە ناکرێت کاتێک ئەم بەندانە ئیشەکە کە لە بەرژەوەندەکانی خۆیان نەخاتە مەترسیەوە ئەمە هیچ گومانی تیانە بەڵام لە بەهای ئەوانش کەم ناکەینەوە ینی ڕەنگە هەر ڕۆڵ و کاریگەری خۆی هەبوو بێت ئاڕادەیەک خەباتی ژنان من لە بەسمەوە بە سێ ڕەهەندەوە یعنی ڕۆڵ و کاریگەریەکەی جارێ نامە سەر بەرپرسیارەتەکەی ڕۆڵ و کاریگەریەکەی لە سێ ڕەهەندەوە سەیرەکەم یەکەمیان لە ڕووی ناسنامەوە دووهەم لە ڕووی تێکۆشانەوە سێمیشان لە ڕووی دروستکردنەوەی کۆمەڵگەوە بەڕاستی لە ڕووی ناسنامەوە ئەم هێزانی ژنان کاریگەریان هەبووە خۆی ئەمە پێشتر هێزی پیاوانمان هەبووە بەڵام ئەو ڕۆڵیان نەبوو کە ژنان ئەو کۆم ڕۆڵی کە سوپای ژنان و هێزی ژنان هەی بووە ئانی جوانیەکە و جیاوازیەکە لەوەیە تۆ سەیرە مەلاتەوە یان جیان بەلایەوە سەیرە تێڕوانینێکی سەیریان جوانتریان هەیە بۆ ئەم هێزە ئەویژەوەیە کە ئەم هێزە لە ڕووی ناسنامەوە جگەل لەوەی کە تێکۆشانی کردووە بۆ داکۆکیکردن لە ناوچەکە و کە ناوچەیەکی با بڵین بەشێکی کوردستانە یان دوایش لە گەورەیەکە هەموو کوردستانە گرێتەوە لە ئامانجەکەیانە داکۆکیان کردو مەسەلەن لە زمان لە کولتور لەو دابوونەریتە جوانی کە کۆمەڵگەی کوشت و کاڵی کوردی هەی بووە لە ڕابردووە ئەزانی ئەم کولتورانە زۆربەی خەریبوو لە ناوە چوو ینی بۆ نمونە لە باشوورە زۆر شتەر نەمابوو هەڵبە من دیوە جوانەکانی کولتورەڵم دیوە جوانەکانی دابوونەریتی کوردەواری ئەڵم ئەقلێتە پیاسالاریەکە ئەوە شتێکی ترە کە هاوردەکراوە ئەمە یەکێکە لەو جوانیانی کە سوپای ژنان ئیشی لەسەر کرد ئەمە یەکێکە لەو گرنگیانی کە خەسڵەتی سوپای ژنانی پێ ناسرێتەوە خەسڵەتێکەکەی بە تێکۆشانە ینی تێکۆشانی ژنان ئەزانی لە جیهانە تێکۆشانێک و سوپایەکی ژنان و چەکگار بێ شتێکی نامۆ بوو بەڵام ژنی کورد ئەوەی کرد ڕاستەوە کوتاک ژنی نەتەوەکانی کەیتیایە بەڵام وەک لە گشتە بە ژنی کوردە ناسێتەوە چکە زۆرینە ژنی کوردی تایە دروشمەکە ژنی کورد هەڵی گرتووە پێشەنگەکە ژنی کووردە لەبەر ئەوە ئەمە شتێکی جوانە کە یان باڵێ شتێکی تایبەتە لە سەردەمێکی مۆدێرنە و بەجیهانی بوونە سوپایەکی ژنان دێت بە فکرێکی گەشە کوردووی تۆکمەی دامەزراوە بەرگری لە خاکەکەی و لە نیشتیمانەکەی و لە زمان و لە ئازادیەکان و لە سەربەخۆیی نەتەوە نیشتیمانەکەیەکە ئەمە دیوە جوانەکەی با بڵین ئەم کاڵین تێکۆشان خۆیگینا ئێمە هەمومان ئەڵین تێکۆشانەکەین مەسەلەن خەباتی ڕێکخراوەیی هەیە خەباتی مەدەنی هەیە لە سەراپای جیهان ژنان هەتا ئێستا هەمووی لە ڕیزی خەباتن و خەباتەکەن بە تایبەتی لە وڵاتانی باشووری ئاسیا لە ئەفریقا لە ئەمریکای لاتین لەم ناوچەی با بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام جیاوازیەکەی سوپای ژنانی کورد لەوە دەرەکەوێت کە تێکۆشانێکی تەنها سمبولی نییە تێکۆشانێکی پراکتیکیە و سەربازی و سیاسیشە لە ناوچەکەیە هەم وەکو ئەقلەیەکی سیاسی ژنانمان هەیە لە ڕیزی کادری سیاسیە هەم وەکو چەک و هێز و باز و ژنان تەمسیلی تێکۆشانیان کردووە دیوێکی تری دروستکردنەوەی کۆمەڵگەیە ینی بەڕاستی هێزی ژنان توانی بە فکرەوە ینی هەندێ ڕەهەندی گرنگ لە ناو کۆمەڵگەیە بایەخ پێباتەوە ینی پشتگیری لێ بکە بۆ نمونە خەباتی ڕێکخراوەیی مەدەنی بۆ ئێمە لە باشوورە زۆر بەمان ینی کە چالاکوانین و چالاکوانی بزوتنەوەی ژنان و مافەکانی مرۆڤین ڕۆژانە مەسەلەن چالاکی هەیە هەفتانە چالاکی هەیە بەڵام ئەم چالاکیە مەدەنیانە ئەتوانین بڵین بەشێکە لەو چالاکیە سیاسیانی کە ڕۆژ ئاوا ئیشی لەسەر کردووە لە ڕووی میدیاییەوە ئیشی زۆر باشیان کردووە زانی لە جیهانە ئەو بڵین تێکۆشانە سایبەریەی کە ژنانی ڕۆژ ئاوا گەشەیان پێداوە لە شوێنێگەمە نەبووە هەمووی لە بەهۆی عەلامەوە ئەم جیهانە ئەم کەونە ئەم تێکۆشانی ژنانی زانیەوە کە ئەمە بۆ خۆی هەمووی جێگەی شانازیە و هەمووی کاریگەری گەورەیان هەبووە لەسەر بەرزکردنەوەی بایەغان بە مافەکانی مرۆڤ بە مافی ژنان چکاگەر بۆ نمونێمە هەر لەم چوارچێوەدا خراوەیە ژنان تێکۆشانیان بکردای و میدیانە بە بەڕاستی ئەو کاریگەریە گەورەی بەجێ ناهێش لەسەر جیهان چونکە ئێستا لە هەر شوێنێکات تۆ پەیوەندیەکەی بە هەر ژنێکی چالاکوانەوە بۆ
بۆ نمونە ئەفغانیە، پاکستانیە، توزانم کەمبۆدیا، خەڵکی هەر وڵاتێکی لاتین ئافریقا سەیرەکە یەکسەر شتەکە نامۆ نییە بۆی یەکسەر و ڕووە جوانە نەبەردی و تێکۆشانی ژنی کوردیەتە بەرچاو ینی ئەمە بۆ خۆی ئەوە ئەگەیەنێکە خەباتی ژنان گەیشتۆتە شوێنی خۆی، گەشتۆتە شوێنی مەبەست، گەشتۆتە هەموو کونج و کەلەبەرێکی ئەم جیهانە ئیتر خەباتی ژنانە، خەباتی تێکۆشانی نەتەوەییە، تێکۆشانە بۆ مافەکانی مرۆڤ. ڕاستی خۆی لە دوو ڕۆ زیاتر ئەم تێکۆشانە زۆر گرنگە و ئەو نەتەوانش گرنگی پێن ڕووی ئەوەیە کە ڕووی نەتەوەیی هەیە لەگە ڕووی با بڵێن لایەنی بایغان بە مافەکانی ژنان، چونکە ئەگەر سەیری خوێندنەوەی ئەو نەتەوانە بکەی بۆ ئەم شۆڕشە زیاتر ئەو نەتەوانە کە هەمان کێشەی ئێمەیان هەیە، هەمان کێشەی ئەم دوو فاکتەریان هەیە، نەتەوە و ژنان، چونکە ئێمە ناتوانین یەکێکیان داماڵەینەوەی تریان بەڕاستی. بۆیە خصوصیەت و تایبەتمەندی شۆڕشی ژنی کورد و شۆڕشی کورد لە ئێستادا بە تایبەتی شۆڕشی ژنان یان بەڵێن بەشداری ژنان پەیوەندی بەو دوو چەمکەوە هەیە، تێکۆشانی ژنان لەگەڵ تێکۆشانی نەتەوە، ینی هەردووکی ئاوێتە کراوە. سەیرەکەی زیاتر لەم ینی لەو ڕۆ زیاتر سەیرەکەی ئەو نەتەوانە تەعاتوفیان هەیە لەگەڵ تێکۆشانی کوردە کە هەمان مەسەلەن کێشە هەمان لە هەمان پرسی نەتەوەیی و داگیرکاری و پرسی ژنانە ژین بۆ نمونە سریلانکایە، ئەفغانستانە، پاکستانە، هەموو ئەو ریزانی کە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیانیان مەسەلەن وڵاتانی عەرەبی ناڵێن وڵاتانی ئەفریقا زۆر لەم کێشانیان لە معاناتانیان وڵاتی مەزیقیەکان ژنانی مەزیقی وڵاتانی ئەمریکای لاتین کە ئەمانە بۆ خۆی هەمووی دەرخەری ئەوەن کە شانازی بە بەشێکی ژنی ئەم جیهانەوەکەن کە ژنی کووردە لە حەقبەیەکی بچووکە کە بڵێن لە خاکێکە کە خاکی کوردستانە. بەشی دووەمی تەوەرەکە بەرپرسیارەتەکەی هێزی ژنان لە بەرامبەر هێزەکانی دژ بە دەستکەوتەکانی ژنی کورد. دیارە بەرپرسیارەتی ژنی کورد ینی لە ئێستا بە تایبەتی یە پەژەکە ئێستا بڵێن بەرنامەکە زیاتر لەسەر ئەوەیان وەختەکەمان زیاتر لەسەر کێشەکانی ئەو کێشانێک ئێستا ڕوبەڕووی یە پەژا بێتەوە یان بەکو بڵێ ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە بتوێنرێنەوە. بەڕاستی ئەمە ینی کارەساتە چونکە نەک ئێمە بڵین بەو دیدە ڕادیکاڵیە سەربازیەتون ڕەوە ئەو حکومە بین، بەڵکو لەو ڕۆکە هێزی ژنان هێزێکە بە فکر و بە دامەزراوەیی دامەزراوە و وەکو ڕەگەزی غەدرێکە بەرامبەر بە ژنانەکرێ جگە لەوەی کە بڵین غەدرێکە بەرامبەر بە خودی نەتەوەیی کورد ئیتر ئەگەر نەتەوەکانی کەشیان لەگەڵ بێ ئەوە بە دڵنیاییەوە بەرامبەر هەموو ئەو پێکهاتانە ئاکرێت چونکە هەموو ئەو پێکاتانە خۆیان لەم سوپایە بینیوەتەوە وەکو زمان حاڵێکە بەرگریان لێ بکایان خۆیان تێکۆشانی تێدا بکەن درێژە بە تێکۆشان بن. بۆیە ئەوە شتێکی مەحاڵە یان با بڵین ئەبێت تا بڵین تا قوڵاییمان دش بەوە بۆستینەوە ئەگەر بەم دیزاینەش نەبێت ئەبێ وەکو سوپایەکی مەدەنی مۆدێرنیش بێ ئەبێ هێزی ژنان بمێننەوە و ئەبێ ئەو دەستکەوتانیان پارێزن و ئەبێ گرنگی بە خەباتی پێکەوەیی و یەکگورتوویی بن وەکو ئەمە کە ئێستا ئێمە پلاتفۆرمەکەمان دروست کردووە لە هەر 4 پارچە دیاڕاش ئەمەش بەشێکە لە پشتگیری بۆ ئەوان و هەروها بێ گرنگی بە دامەزراوە حکومی و تەشریعی یاساییەکان بن چونکە بڵین لە ڕۆژاوە ڕاستە ئێستا وەکو بڵین خۆسەریەک هەیە بەڵام گرنگیدان بە دامەزراوە حکومی و تەشریعی و دادوەریەکان و لەگەڵیشیا یاسایەکان وەکو ڕێزانخانیش باسی کرد زۆر گرنگە چونکە تۆ لێوەکەیتە ناو ئەو دامەزراوانەوە لە ئەو بەیاننامە و پەیماننامە جیهانی و یاسا جیهانی و نێودەوڵەتیانە شتی ئەگەی کە داکۆچی لە نەتەوەکانەکەیاندا یان ئەو ئاعترافی بۆ سوپایە کردو لە وەختی خۆیە کە لە دژی داعش و لە هەموو جیهانە ئەم سوپایە شەڕی داعشی کرد ناکرێتەوە ئێستا بیتوێننەوە و خاڵێکی کە با بڵین هەرکە وەکو بەرپرسیارەتی من سەیریەکەم پەیوەندی نێودەوڵەتیەوە باسمان کرد پەیوەندی بە ژنانی ئەو نەتەوە پەراوێزخراوانە زۆر گرنگە چونکە ئێمە نابێ بڵین
هەموو ئەمەلمان بە پەیمان نامە نێودەوڵەتیەکان و بە یاسا نێودەوڵەتیەکانەوە ببەستینەوە چکەوانە لە بەرژەوەندی دەوڵەتانی سەرمایهداری ئیشەکەن بمانەوێ و نەمانەوێ ینی ڕاستە یاسا دیوێکی جوانی هەیە هەموو کۆمەڵگاکان ینی ئەکات بە دۆست و برای یەکتری ئەگەر لەسەری بڕۆیت و کۆمەڵگەکان ڕێگەخە بەڵام هەندێک یاساشەیە با بڵێن بە تایبەتی یاسا نێودەوڵەتیەکان و دادگای عدلی نێودەوڵەتی ئەوانەی کە دیفاع لە سنوورێکی نێودەوڵەتیەکانەکەن و هەر کەسێ ئەو لادانێ بکایان تاوانێکی نێودەوڵەتی بکاتێتە بەردەمی ئەو دادگایە بەڵام لە دوجاریشە پۆینتێکەیەکە بەرژەوەندی خۆیانە لەبەرەوە ینی بۆ من زۆر گرنگە لە ئاستی ڕێکخراوەیی یان با بڵین ئەو ڕێکخراوە ژنانەیەیانەی کە لە کۆمەڵگە پەراوێزەکانە هەنیانە و کۆمەلگایانی کە وەکو خۆمان هەمان کێشەی پرسیینەتەوەی و ژنیان هەیە داوای پشتگیری یان ڕێکەوتنیان هەبێ لەگەڵی یان کۆنتاکت و پەیوەندی و ئاڵوگۆڕی بیرۆڕایان هەبێ یعنی بەڕاستی چکە ئەوانە ئێستا ئەوانش دەنگن لە جیهانە ناکرێمە هەر لە ناو خۆمان ئەم پشتگیریانە کۆکەینەوە ڕوومان لە دەرەوە بگرنگترە ینی شتەکە وەکو بڵێ سقلێکی زیاتریە بێ پشت و پەنایەکی زیاتر ئەتوانێت بۆ خۆی کۆکاتەوە. شیرین خان تو وەک ئەندامێکی بەڕێوەبردننی پلاتفۆرمی یەکەتی نەتەوەی ژنی کوردی باشوور ئێستا ئەو پرسیارە لێتەکەم وەکو بڵێن فرسەتێکی زیرین لە ژێر دەسمان بوو کە لە دوای شۆڕەشی ڕۆژاوە لە ئاخیرەوە کە ئەمە هاتەوە یەکەتی گەلی کوردانمان هەبوو ڕۆڵی ژن چییە لەم یەکەتیە ئەتوان ئێمە استیفادا لێ بکەن وەک بەشی کورد ئەتوانن ژن ئێمە وەکو ژن لە مەسلحەتی کورد ڕابکێشن ئێمە وەکو ژن چی بکەن لەو فرسەتە هەتا لە دەست خۆمان نەیە یەکێتی گەلی کورد ڕاستی ژن جیا ناکرێتەوە لە کۆیە لە گشتیەکەیە لە تێکۆشانی گەلی کورد بەڵام ژن هێزێکی جیاوازتری هەیە ینیەوەی کە بینیمان پیشانی جیهانیان نا هەم لە ڕووی بەرگریکردنەوە هەم لە ڕووی کۆڵنەدانەوە بۆیە خۆڕێخستنی ژنان لە ناو هێزی گەلی کووردە جیا ناکرێتەوە بەڕاستی و ژنە بێ کۆڵەکەیەکی بەهێز بێ لەو تێکۆشانەیە چکە ژن خەسڵەتی تایبەتی تری هەیە جگە لەوەی وەکو بازوو وەکو تێکۆشان ئەم بینیمان کە چۆن کاری کردو بەڵام لە ڕووی هەندێک سیستمی ئیداری و سیستمی بڵین دامەزراوەی شۆ ژن ڕۆڵی کاریگەری ئەتوانێت ڕۆڵی کاریگەری هەبێەوە لە ڕووی ئاشتیەوە ژن ڕۆڵی بەهێزی هەیە لە هەموو جیهانە یعنی ئێستا وای لە هاتووە چەمکی ئاشتی وەکو دوانەیەکی لە هاتووە لەگەڵ ژناچکە هەموو کۆمەڵگەی مرۆیی با بڵێن هەم بیرمەند و نووسەر و هینەکانیش با بڵێن لەسەر ئەو بڕوایان کە ژن زۆر ئەتوانێت لە هەر کۆمەڵگەیەکە بێت ئاشتی بنیاد بنێت یعنی کەمتر مەیلی شەڕ و شەڕەنگێزی و داگیرکاری و فەساد و ئەمانی هەیە ئەوەندەی ژن بە تەنگ ئاشتی و ئازادی و پەروەردەیی و کۆمەڵگەیەوەی هێندە پیا و ئەو حەماسی نییە بۆ ئەم لایەنانە بۆیە ژن ناتوانین ئەمە جیا بکەینەوە چکە ڕۆڵی ژن بەڕاستی لە هەموو ڕوویەکەەوە لە ڕوە لە ڕووی پێگەیاندنەوە لە ڕووی گەشەکردنەوە لە ڕووی ئەزمموی کارکردن و گەشەپێدانی کۆمەڵگەییەوە بۆیە ناتوانێت ماژن لە تێکۆشانی گەری کورجیا بکەینەوە هەرگیز هەچەنە بەداخەوە وەکو ڕێزاخان ئاماژەشی پێ یعنی لە باشوورە ڕۆڵی ژن لە دوای ئەوەی کە خەباتی چەگاری کۆتایی پێهات ئەو مافانە نەگەڕایەوە بۆ ژنان لەگەڵ یانە ئەودان پێدانانە بە دەست و بازوو تێکۆشانی ژنانە نەدراکە گێڕابیان لەناو شۆڕشی کوردیە لێرە و لەوێ ینی تاکوتەرا باسکراوە بەڵام لە گشتا ئەومان نەبینی ئەگەرچی ئێمە خاوەنی هێزی ژنان بووین ئەگەرچی ژنانێکی زۆرمان بەفعلی لە ناو تێکۆشانی شۆڕشی کوردی باشوورا بوون بەڵام بەداخەوە ئەوانە زۆر بە تەنکی و بە لێڵی باسکران بەڵام هەڵبەت ئەزمموی ڕۆژئاوا و ژنی ڕۆژئاوا یەپەژە شتێکی ترە بۆ ئێمە و بڵین وزەبەخشێک بووە بۆ ئەوەی کە ئەم ئایدیایە یان ئەم دیزاینە با بە هەموو کورد کە
ژن ئەمەیە لە ڕاستیە ژنی کورد ئەتوانین ئێمە شانازی پێ بکەین ئەتوانین هێزی هەبێ ئەتوانێ ڕۆڵی هەبێ لە بەرگریکردن و لە چەسپاندنی ئاشتی و لە بەڕێوەبردنی دەوڵەت و حکومەت و هەر دامەزراوەیەەکە. بەڵێ دەست خۆش بە شیرین خان خۆ کورد دایما ئاشتی خوازە و بە تایبەتی ژن هەست دەکا کە ئاشتی ئرکە لە سەرشانی خۆی ئەبێ بپارێزێت دەست و چاوت خۆش بێ بۆ ڕوونکردنەوە. ئێستاژی دەچین بۆ لای پرسیارەکان ئەگەر کەس حەزی لێبێ پرسیارەکە لای کەس بکات ئێمە ئامادەم بۆ پرسیارەکە نازانم کی لەگەڵمانە. ئەگەر کەس پرسیاری هەبێ ئێمە ئامادەن. ئەی لە گروپی خۆمان کەس حەزی لێیە لە کەس پرسیاری بکە ڕوونکردنەوەیەکی تر هەبێ. شێنێ خان تۆ پرسیاریت هەیە فەرموو. سڵاوم کاتتان باش سڵاو لە هەموو دەستخۆشی بۆ ئێوە کۆنگرەی ستار بە خێراتنی میوانەکانەکەم زۆر سوپاس کۆمەڵێک باسی گرنگیان کرد بەڵام ئەوەی لای من پرسیار بوو حەزەکەم لە خاتۆڕێزانی بکەم و لە کۆتایی قسەکانیشە شیرین خان باسی هێزەکانی کرد لە باشووری کوردستان. ئەگەر یەک تێبینی بچووکم هەبێت لەسەر ئەوە ئێمەزانین ئەگەر یادداشتی ئەو ژنانە بخوێنینەوە کە لە شاخ لە خەباتی شاخ لە ناو حیزبەکانی باشوور بەشداریان هەبووە هەموو هاوڕان وەکۆکن لەسەرەوەی کە هێزە پارتە سیاسیەکانی شاخ پلانێکیان نەبووە بۆ ژنان لە ناو خەباتی سەربازی لە شاخدا بۆیە دواتر گەیەتەوە شار ئەمە پەراوێزەکرێ و بە لێڵ ئەبێ. بەڵام پرسیارەکەی من بۆ ڕێزانخانە ئایا ئێمە وەکو ژنانی باشوور کە وەکو یەکەم هێز لە باشوور هەمانە ئەو مەترسیانەی کە لەسەر هەر چوار پارچەی کوردستانە وەکو یەکە لەسەر ڕۆژاوا باشوور ڕۆژهەڵات کە هیوایەکمان هەبوو لەم دوایەیە و لەسەر باکووریش ئێمە وەکو ژنانی باشوور لە ڕووی یاساییەوە و لە ڕووی ڕێکخستنەوە لە ناو حکومەتە چی بکەین تا ئەزمموی هێزی یەپەژە بگوازرێتەوە بۆ ناو هێزی ژنان لە باشوور و بتوانرێ هەمان چاوەڕوانی هەبێت لە ڕووی سەربازیەوە لەو هێزەی کە لە هەم لە ناوچەی سەوزوە لە ناوچەی زەرد هەیە. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ. وەڵام بەمەوە فەرموو ڕێزان خان. دەستەکانە خۆش بێ شوێنەی گیان ئەوەی کە گرنگە تەوان کاتێککە هەر حیزبێک بڵام هەر یەکەیەک دروستە بێ لە کاتی جەنگا ئەمە خۆی گرنگەوە هەر لە سەرتا باسم کرد کە تۆ بە شوەیەکی یاسایی و پاڵپشتە یاسایەکان بارودۆخەکەیەت تۆ بە پاڵپشتێکی یاسایی دروستە بیت. ئەو ئەقلیەتانی کە پاڵپشتن چنێ قەناعەتی بەو هێزە هەبێ جا ئەمەی کە دووبارە ئەمە نامێ بچمەوە سەری ئەوان یەکەکانی پاراستنی ژنان بۆ ئەقلیەتە بۆ هاوکێشەیە دروستبوون کە ئەمانە پاڵپشتن وەکو یەکەن ئەتوانن بڕوایان بە سیستەمێک هەبوو کە سیستەمێکی هاوسەرۆکی بوو هەم لە ناو حیزبا هەم لە هەموو ئیدارەکانە. بەڵام لە لای ئێمە ئەم هاوکێشەی هەتا ئێستا دروست نەبوو لە ناو ئەقلیەتەکانە بەڵام تر دواتریش ئێمە لە ئێستاە ڕەنگە پێویستمان بۆ نەبێت کە ئەو هێزە دروستکەین وەکو یەکەکانی پاراستنی ژنان بە پێچوانەوە یەکەکانی پاراستنی ژنان هێزێک بوون لە هەموو بارودۆخات چەکداریەکانە توانیانە کار بکەن. ئێستا وردە وردە ئەبێ بە مەدەنیەت بەرەو مەدەنیەت بڕۆن بێنە ناو ژیانی ئاسایی خەڵکیشەوە ژیانی ئاسایی شارەکان ژیانی ئاسایی ناو دەستگا ئەمنیەکان ناو هەموو ئەم دەستگایانە وردە وردە طریقەکە ئەگۆڕێ. بەڵام ئەوەی کە لێرە ئێمە ئەمانەوێ ئێمەمانێ ئەم هێزی کە هەمانە ناوی هێزی ژنانە ئەم هێزی ژنانە بەڕاستی بچێتە جێگەیەک کە جێگەی بڕیاردەر بێ. بڕیاردەر چۆنە لەگەڵ هێزەکانە کە دائنیشن
نەکەن لە کاتی شڕا، لە کاتی ئاشتیا، لە کاتی ئەوەی کە تۆ ئەتێ استراتیژێکی سیاسی ئەمنی بۆ وڵاتەکەت دابنی، بۆ هەرێمەکەت دابنی. ڕوئی ئەم هێزانە چێ؟ ینی واتە گوێلێ گیراو بن، لەبەرەوە تۆ پێویستت بەوەیە کە ئێمە خۆمان هەمیشە ئیشمان لەسەر کردووە بەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ پێگە سیاسیانەی کە هەمان بووە کە پەرلەمانتار بن کارمان کردو بۆی حتا ئەم ئەقلیەتە بچەسبێ، ئەویش بەجێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی ئاسایش 1325 کە ویژەوەیە کە ژنان بەشداریان پێ بکرێ لەم پێگە ئەساسیانە. ئەگەر هەر کاتێک بەڕاستی قەناعەتیان حکوومەت ئەویش قەناعەتی بۆ بوو کە ئەم بڕیارە جێبەجێ بکاوە جزئێکی ئەساسی بێ لە جێبەجێکردنی خۆی، ئەو کاتە بە تەدریجی ئەم هێزانە ئەبنە هێزێکی فەرمی و هێزێک کە خاوەنی دەسەڵات بن، هێزێک کە بەڕاستی کاتێک کە لە وڵاتەکەدا ڕێکپارەدا ئەنرێ بۆ تدریبکردنیان بۆ بەهێزکردنی هێزەکان، ئەو ڕەپارەیەدا بەش بکرێ بەشێکی ئەساسیش بدرێ بم هێزە ژنانە. دوایەوە بابەتێکی زۆر گرنگە کە تا بەڕاستی دامەزراندن هەبێ. خۆم هێزانە دامەزراندنیان نیە، زۆر دەمێکات ڕەنگە زۆر لەم هێزی بەڕاست یعنی هێزی پێشمەرگەی ژنان تەقاعد بوون، کەس نەهاتۆتە جێگەکانیان، کەواتە گرنگیان پێنەدرا. ئەوەی کە ئێمە لێرەیە ئەمانەوە داوای بکەن، ئێمە لەلایەنە ئەمنیەکان لە هەموو لایەنەکان پێویستمان پێیەتی لەگە بڕیاردەرەکانە، کەواتە ئەبێ جوهدی تەواوەتی بکەین حتا ئەو ئەقلیەتە پیاو سالاریە لە ناو بەتایبەتی کوردی باشوور کەم بکرێتەوە تا ئەمانە بخەنە سەر ڕێچکەیە کە ڕێچکەیەکی ئەساسی بێ کە باسیەکەکانی هەشتان بکرد، یەکەکانی هەشتا لە پیاوان و ژنان پێکات بێ، یەکەکانی هەفتا لە پیاوان و ژنان پێکات بێ. ئەوش ئەو دوو حیزبە ئەساسیە، هەر کاتێ ئەو دوو حیزبە سەرکردەی ئەو دوو حیزبە ئەساسیە قەناعەتی بەوە بوو کە هێزی ژنان هێزێکی ئەساسین، تۆ توانی دەوری جددی و هەبێ بۆ دروستکردنی ئەو دروستکردنی بۆ بوژانەوە و بەهێزکردنی ئەو هێزەکە وجودی هەیە. هیوادارم پێت گەشت بێت. دەست خۆش بێ ڕێزان خان. قوربانە. ئەگەر کەسێکی شێرین خان تو دەستت هەڵبڕی؟ باڵێ دەست خۆش. ڕاستی دەستی ڕێزان خان خۆش بێ، زۆر ڕاستە. منیش لەگەڵەوەم، یعنی ئەگەر قۆناغی بێتە پێشەوە کە ئەم هێزی ژنانە تۆزە بە مەدەنی بکرێ. بەڵام من تەسەورەکەم هێشتا زوو بێ بۆ ئەو بۆ ڕۆژ ئاوا من بۆیە نەچمە سەر ئەو خاڵە کە بڵێم یەکێک لە چارەسەرەکان ئەوە بێ، لەبەرەوەی هێشتا ئەو مەترسیانەی دەوری ڕۆژاواییاوە بە تەواوەتی نەڕەویوەتەوە لە ڕووی سیاسیەوە، یعنی هێشتا مەترسی زۆر لەسەر ڕۆژاوایە. ئێمە بۆ خۆمان تا لە 90 تا 2000 یعنی وەگەڵێ بە تەمای خۆمان نەبووین، هەموو کاتێمانوت باشوور ئێستا ئەتا ڕژێمی سەدام بە تەواوەتی لە 2003 ڕووخا و ئیتر یەکلا بووینەوە، حکومەت دامەزراوە، هەرێمی کوردستانیش بوو بە بەشێک لە عێراق وەکو حکومەتێکی فێدراڵی. بەڵام یعنی ڕەنگە بۆ ڕۆژاوا زوو بێ ئێمە هێشتا و قسێ بکەین. ئەمە ئێستا باز لە قۆناغێکەکەین، هێشتا مەترسیەکان ماوە، بۆیە چۆن ئەڵین چۆن ئەم هێزە بمێنێتەوە، دیفاع لە خۆی بکە، با بڵین چۆن پشگیری بکەین، چۆن پشگیری بۆ کۆکەینەوە. خاڵێکی کەشی لە ئەوەی بڵین گوێممان لێبوو لەوەی ڕێزانخان باسی دەوڵەتی نەرویجی کرد. دەوڵەتی نەرویج خۆی بۆ خۆی وڵاتێکی بڵین پێیانەوتر دەوڵەتێکی فێمەنیزمی. ئەم جۆرە دەوڵەتانە هەن، دەوڵەتانی ئەسکەندەنافی وان، ینی هەرسێ دەوڵەتەکە وای پێوترێ پێیانەوترێ دەوڵەتی فێمەنیزمی. بۆ وای پێوترێ؟ لەبەرەوەی لە خۆرئاوایە هەر وڵاتێک زۆر گرنگی بە مەسەلەی ژنان بە یان ژن ئەولەویەتی هەبێت لە سوپایە، لە دامەزراوەکانە، لە مافەکانیان ئەوە هەر باز ناکرێ، پێیانەوترێ دەوڵەتی فێمەنیزمی. و بە خۆشحاڵیەوە دەوڵەتانی ئەسکەندەنافی ئەمانیان تێپەڕانوە لە ڕووی گرنگیدان بە ژن و مافەکانی ژن و ئەمانە. بۆیە مەسەلەی خۆرئاوا ڕەنگە جیاواز بێ بۆ ئێمە، یعنی ئێمە گەر وەریشی گرین ئەبێ وەکو ئیزافەیەک وەریگرین، هەستوت لە هەندێک خاڵیان وەربگرین، هەندێک پۆینتی ژنان وەربگرین لە تێکۆشانەکانیانە یان لە سیستمی حکومڕانیەکانیانە. بەڵام لە دیوێکی ترە خەسڵەت و بارودۆخی سیاسی و ناوچەیی و نەتەوەیی ئێمە زۆر جیاوازترە.
بۆیە ڕەنگە ئێمە هەمومان ئیتر تەواو معنی چەند ساڵە کوت خەباتەکە پێویستمان بەوە ئیتر پشوێ بین لە هەموو بە پارچەکانە بەڵام ئایا ئەمە بۆ کورد دەلوێت لێ ئێستایە ئایا هەموو شتەکان حەسم بووە هەموو لایەنە ترسە داگیرکاریەکانمان حەسم بووە ئەوە شتێکی درانێ بێەوە من لە قۆناغێکە ئەو بڕیارە بن ئەو هێزانی ژنانیش و هێزەکانیش کەش کە بە هاوسەرۆکی و هەو یەکینەی ئیشەکەن بڕیاری ئەوە بن خۆیان بکەن بە هێزێکی مەدەنی کە ترسەکان ڕەوی بێتەوە ئەگەنە لە ئێستا و بڕیارانە بەڕاستی ناچێتە ناو چوارچێوەی لۆژیکەوە دەستان خۆش دەستی توش خۆش بێ شیرین خان ئەگەر کەسێکی کە پرسیاری هەبیان مداخەلەیەک هەبێ ئەتوانێت بفەرمێت دڵسۆز خان تۆ مداخەلەت نەبوو لێرە کەس نییە پرسیار خاتون شەیدا خاتون شەیدا فەرموو سڵاوتان لەبێ ئازیزان دەستان خۆش بێ بەڕاستی قسەکردنێکی زۆر باش بوو ئێمە با هەر نەڵێن قسەکردن ئەمە خەباتێکی مەدەنی ژنانە بوو بەڕاستی کە ئێمە بینیمان یاخود گوێمان لێبوو زۆر زۆر باش بوو هەڵبەت هەر کەسە لە لای خۆیوانێ ئەو چوارخانمەی کە قسەیان کرد سوود و تایبەتی گەیان بە ئێمەش بەڕاستی بۆ پەڕی خۆشحاڵی گوێمان لە قسەکانیان گر هەر یەکەی سوودێکی گەیان بە ئێمە جێگەی دەستخۆشیە بۆ یەک بە یەکیان بەڵام من دەڵێم ئایا خەباتی هێزی پێشمەرگەی ژنانی ئێمە لەگەڵ یەپەژە کە یەپەژەش هەر هەمووی ژنە و خەبا دەکا و شۆڕژەکە ئەوە شۆڕەکان زۆر زۆر چەکداریە گەرچی ئێمەش لە کاتی شەڕی داعشا ژنان چەکدار بوون و چوونە بەرەکانی شەڕ و شەهیدیشماندا وەک خاتوڕێزان باسی کرد بە شانازیەوە ئێمە شانازی بە شەهیدبوونی ئەو ژنەیشەوە دەکەین بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی ژنانی ئێمە سەر لە نوێ بەڕاستی ئەم پرسیارەی من بۆ ئەو سێخانمەی باشوورە ڕێزان خان شیرین خان مونیرە خان ئێمە چی بکەین هێزی پێشمەرگەی ژنانی ئێمە بەڕاستی بۆ ئەوەی وەکو ژنانی یەپەژا تند و تۆڵ خەباتگەرتر بن و بتوانن توانای خۆیان بە دەرخەن ئایا ئەمە ئەرکی ئێمە ژنان نییە بۆ پشتگیری یاخود ئەرکی کۆمەلگا بە گشتی و مێینە بە تایبەتی نییە هەمومان پشتگیری ئەم هێزی پێشمەرگەیە بکەین من چاوەڕێ وەڵاممە بم دەستخۆشم هەیە بۆ یەک بەیەکتان چاوتان ماچەکەم بەڕاستی بەسوود بوو بابەتەکان و دەستان خۆش بێت دەست خۆش بێت دەستی تۆش خۆش بێ شەیدا خان نازانم کی وەڵامی چونکو بۆ هەر سێکتان بوو کی وەڵامەیە فەرموو شیرین خان جارێ تۆ بڵێ دەست خۆش هاوڕێ شەیدا هەربژی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ڕاستی شەیدا خانگیان من هەر پێش تۆزێ وەڵامی ئەو بابەتەم تقریبان بە شێوەیەکی تریایەوە وتم ئێمە تا 2023 زۆر لەمە ترس بەڵامی تر دوای ئەو قۆناغی ئێمە چوینە قۆناغێکی ترەوە کە قۆناغی شۆڕشی مەدەنی بوو لەبەرەوە لەو کاتێ ئێمە ژەبێ سوپاکەمان جۆرێکی تر بێ لە تەعاملکردنیان خۆڕێخستنەوەیە ئەکرێ سوپای ئەمە تەوگلە یەژەکەین بەڵام بۆ ئێستا ڕەنگە ئێمە قۆناغەمان تێپەڕانە بێ بەڵام هەر بۆی مدەڕب بن و ژنانمان ئامادە بێ و ڕۆڵە کاریگەریەکەیان بمێنێتەوە ئەکرێن لە ناوجێ شارڕێک بخرێن ژنان چۆن لە ناو وڵاتانی ئەوروپیا کە من وتمە و هەندێشتی باشیان لەوەرەگرین ژنانمان هەبێ هێزی ژنانمان هەبێ بەڵام بەڕێکخراوتر نەک بەو شێوە سەربازیان چەکداری کە لە ڕۆژ ئاوا هەیە و سوپاس فەرموو خاتوە ڕێزان دەستەکانە خۆش بێ جا من هەر بۆ تەواوکەری ئەوە کاتی خۆی گەر ئەوانەی لە سلێمانی نەزانن من تازە لە محکەما بوو هین چراخان هەبوو کە ئێستا ڕئیسی محکەمەی عسکەریە چراخان پۆلیسی مرور بوو لەسەر جادە جاکچێکی زۆر جوان بوو باڵابەرز و کڵاوە جوانەیە کردە سەر و بە بێ مکیاج لەبەر ئەو هەتاوە ئەوەستا
زۆر یعنی هەموو خەڵک باسێ کرد لە ناو سلێمانیە یعنی بسیارە ئەڕۆژ ئەوەستا بەس لەبەر خاتریەوەی سڵاوێکی لێ بکا بۆ چرا شتێکی تازە ئەها من باسێواکەم کاچێتە ناو چۆن ژنانە چنان پێگانەوەی درخۆتەوەش بڵێ ئەوە مرورە مروریش جزئێکە لەوەی کە تۆ جزئێکە لە سلکی پۆلیس هەرچۆنێ باسی بکەی وردە وردە مەسەلەن هێناوێتی بە ئیشکردنی خۆی هاتە ناو محکەمەی عەسکەری ئێستا بۆتە ڕئیسی محکەمەی عەسکەری هەرچیەک بێ بۆ تۆ گرنگە ژنێک بتوانێت ئەم پێگەیە بەدەست بێنێ بڕوا بکە ئەو دژایەتی ئەو ژنە کراوە ئەقڵ تەسەوری ناکا و من بۆی هەرەوە بڵم کە تۆ باس لە پاڵپشتێکا بەڵام مهم ئەوەیە هەندێک عەقڵیەت هەبوو باش بوو توانی پاڵپشتی چراخان بکاتە بێتە ڕئیسی محکەمەیەک جۆرێکە لەو خەباتە چونکە ئەویش بەم شێوە سلکە هێناوێتی و هێزی پێشمەرگەی ژنان بە هەموومانەوە بە خۆشتەوە شەیداخە یعنی حەزەکەم خۆشە من ئەزانم کە تۆش جزئێکیش بووی لەوەی هەمووتان کە لێرەن ئەوانەی کە ئەزانن چۆن هەوڵێکی جددی بە دەورە کردنەوە بە نووسراوکردن هەموو شتێک بۆی ئەم هێزی پێشمەرگەیە تەنانەت بمێنێتەوە ینی ئەوەی کە ئێستا بەم شێوەش ماوەتەوە هێزیەتوانم بڵێم ئەم هێزەی ژنانە کە بە پاڵپشتیان کە هەرچیەک بێ با بمێنێتەوە لە ئەیان ویست بە هەموو شێوێک بیان توێنەوە ئەسڵ دابشیان کەن دابشیان کردوون بەسەر جێگەکاندا بردبیان لەناو ئیداری شوێنەکانەوە لەبەرەوە فعلا خەباتەکەەوە نەبێ یعنی ئێمەی ژنان وازمان هێنابێ لیان و یاخود نێڵین بەڵام هەتا ئێستا ئەو عەقڵیەتە نەگەشتۆتە ئەو حەدەی کە بتوانێت ئەم هێزە وەکو هێزێکی کاریگەر لە ناو هەرێمی کوردستان ئەعتیباری بۆ بکرێ بەڵام هەر لە هەوڵای دەست خۆش دەستی توش خۆش بێ ڕێزان خان یعنی مەبەست یەکەم شت ئیرادەی ژنە دوو هەمشت کۆمەڵگەیە طبعا ئەکید دەستت خۆش بێ خۆ ڕاستە ئەگەر کۆمەڵگە پشتگیری نەکات بەڕاستی ئەگەر ژنیش ئازاد ناکرێت کە ئەڵێن کۆمەڵگە ئازاد ناکرێت یعنی ئیرادەی ژن یەکەم شتە اینجا کۆمەڵگە دێتە سەر دەستت خۆش بێ ئەمە پرسیارێکی ترە بە ناوی زوم نازانم زوم ئانەوەکە زۆر دیار نییە زوم نازانم کێ با بێتە سەر بریڤان ئەندامی ئەنجومەنی فەرموو بریڤان خان ناوەکەت لێرە دیاری نییە بۆ یاڵێن زوم پاشە کێشە نییە منیش دیت دیار نەبوو بووێ من گوت سەرەتا دەستخۆشی هەموو لایەک دەکەم ڕاستی بابەتێکی زۆر گرنگ و خۆش بوو هەم دەوڵەمەندیش بوو یعنی ئەم بابەتەنە ڕاستی بابەتێکی ئێمە توانبن لەسەر کار و ئیش بکەن کو تەنێ لە ئەم چەرکەی تەنگدا نەمینێ توانبن بەرفەرە و ینی گرنگتر و ینی تشتێکی گرنگ بۆ ژن بکەن ڕاستی نها من حەز دەکەم تەنێ چەند تشت بڵێم ئێمە کاتی کول ڕۆژ ئاوا بەحسی ژن دەکەن یانجی هێزی ژن دەکەن ڕاستی ئەو هێزانی کو ئێمە بەحس دەکەن ینی ئەو کار و خەباتی و هێشتی ژن بگینە ئەو ئاستا هەلبەت یعنی یەکەم شت ڕێخستنکردنی ژن بوو دوای ئەوە پەروەردەکردنی ژن بوو یعنی ڕاستی من باوەرم ئەوایە کو ژن دمێژوودا و تا ڕۆژە ئیرۆ یعنی ڕولێکی سەرەکە بابەتی لەشکریدا دیتیان بۆ وێش ینی ئەمڕۆ کاتی ئێمە بەحسی ژن دەکەن چۆن توانەبن دە ئەم حکوومەتە نەتەنێ لە ڕۆژاوای کوردستان هەوڵ بدەن کو لە هەر جێگایەکی ژن هەبێ توانبێ ڕاستی خودی هێزی خۆی دەرکەوێ خودی ژنبوونی خۆی دەرکەوێ خودی هەر بابەتێکی کو ڕاستی گرێدای ژن هەبێ دەرکەوێ بۆش ئێمە پێم وایە و پێم خۆشە کو ئێمە ئەم بابەتەنە کاتی بەحەس دەکەن ڕاستی دەست دەینن سەر برینەکەم یعنی کاتێک و ئێمە بەحسی ژن دەکەن بەحسی دەست درێژی کول سەر ژن هاتیە دەکەن بەحس و ئەو یعنی حقوق و قانونی کوژ بوو ژن دەرکەتون و تا ئێستاش جیبجی نەبوو نەدەکەن ڕاستی ئەوانە بابەتن کو ئێمە بەر بە لوبیایەکی ژن بچن یعنی ئەو لوبیای ژن کو ئێمە بەحەس دەکەن تەنێ لە بەشێکی کوردستاندا نا یعنی لوبیایەکی ژنی کورد لە هەموو جیهاندا بناو دەنگ ji bo katî babetî em bêjin babetî ye pejeyan jî babetekî leşkerî hat ew lûbiyeyî jin dwanibê kar û îş û xebatî xwe bikin yani pêm waye bi em şêwe em dwanibin ew kar û xebata bikin دوای ئەوە yani tenê tiştekî hez dikim bilêm wek pişniyar
ئەم بابەتەنە بکن هەم وەک بابەتی حیوار و نەداوا و ئەوانە تایبەت بوژن چی ملێ سیاسی بێ ملی ئابووری بێ ملی یاسایی بێ یعنی ئەمڕۆ ئێمە بۆ بابەتی یەپەژە ڕاستی کومبوونە بۆش ئێمە توانە بن ڕاستی بوو یەپەژە یعنی هەم ئەو یعنی ئێمە وەک باشوورش ئەو لەشگەری باشوور پێشمەرگەی ژن کول باشوور هەن یعنی ئەوە یعنی ڕوولێکی وان هەبوو ئێمە توانە بن لە ڕۆژئاواش وەک هێزی یەپەژە ڕاستی ڕوولێ وێ بخنە ڕوو و توانە بن لە جیهاندا بسپێرن و بدن ناسین بۆش ئێمە یعنی ئەمڕۆ کە کاتی حەملە و هەلمەتی یەپەژە دەرکێتیە ڕاستی ئەو هەلمەتی کو ئیرۆ ئێمە بەحث دەکەن هەلمەتێکی جێ خۆیە کو ئێمە توانە بن بکن بۆش تەنێ داخوازم ئەوەیە کو ئێمە توانە بن ئەم بابەتەنە بە ئەوەیەکی فەراوان و بە ئەوەیەکی ڕاستی تەنێ جێ قسەکردن نەبێ ببێ جێ بریار و پێکانی دەستخۆش دەستی توش خۆش بەبێری بخان خۆشنی تێکۆشەرمان زۆر بوو ژنێن فەدەکارمان زۆر بوو نەتەنە لە ڕۆژئاوا لە باشوور عینەن شت حەبسەخانی نقیبمان هەبوو لەیلا قاسممان هەبوو یعنی ژنێ تێکۆشەرمان زۆر بوو ئێمە ناتوانم بوون مونەیەکی بڵێن ژنی ڕۆژئاوا بوو بەڵام هەمووی ژنێن کورد تێکۆشەرن هەمووی ژنێن کورد کار و خەباتی سیاسی دەکەن کار و خەباتی خۆیان دەکەن فەدەکاری دەکەن بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە ئەمڕۆ لە ڕێگەی خۆمان بتوانە بن ئەم دەستکەوتی خۆمان کە پێشتر بە سەدان ساڵان بچەسبینە ئەمە بەسمان ئاوایە ئیتر نازام کەسێکی تر شەی دەخان تۆ دەست لەسەرەوەی نازام ئەمە کۆنەکانە یان تازەیە ببوورە کۆنەکانە ببوورە قەینا ئاسایە کەسێکی کە لەسەر خەتە بێت کەسێک مداخەلە هەبێ پرسیارێک هەبێ شتێک هەبێت فەرمۆ شیرین خان باشە دەی من دوای قسە باش بە شیرین خان دەستیات بڕیوە نە شیرین هین شیرین حەمادەیە شیرین حەمادە سلااو و ڕێز هەڤاڵان هێویدارم و هەموو باش بن پرسێ من ji heval Clara re di întegrasyonê ê hêro em dixwazin demcê ê yepêjê tev lê bibin wek îro çi rolê li rojava tê xuya kirin pirsê min ji heval Clara ev e nizanim îzedengê min wadih bû lê na بله شیرین خان دەنگێت واضح بوو پرسیار واضح بوو گلارە خان تا دەنگی وێ بیست تا پرسیاری وێ بیست ئەنتەگراسیۆنێدا ڕۆڵا ژن گوتنە erê ew di rengê rojava da çi tê xuya kirin di rojava da di entegrasyonê çi tê xuya kirin بێگومان دەمێکە دەست پێ کiriye هات تابێکی سەرەکە دەما ku dest bi întegrasyonê hate kirin ji beşê leşkerî û ji beşê ewleheya hundirîn hate dest pê kirin wê dî beşên wê ê edlî bigire ê ziman bigire vana hemû bi demêra têne meşandin lê xelela esasî ku niha nîqaş tê kirin hebûna me yepêjê ye çundûnû hatinên ku çê dibe hewldanên ku heta niha çê dibe ji bo ku ev entegrasyon bikaribe temam be bêguman hûn hemû jî dişopînin hîn esîrên me di desta hene ev jî nahêle ku tam em bêjin entegrasyonek demokratîk bi şeklekî rast were meşandin yanî mijûlkirinekî têda teşîkirin û ev bi taybet jî tiştê ku nahêle ev tam çê bibe di warê leşkerî da ez ji ber ku niha bi navê leşkerî ez daxivim di warê leşkerî da temambûnekî were çêkirin pirsgirêka sereke ya ji bo dewleta ya da hikûmeta demkî ya Şamê
نقبل كرنا يا بيجي ها في بالزمان برنجة كي قطعي نابيجن أم قبول ناكن ليه بالزمان كي برزرا برنرم دبي أمي نقاش بكن أمي نقاش بكن وبرسف لسر أرض الواقع براتيكي جي بيك آنينا كي نادن شيكرن آنغو أريبونا كي جي نادنا كرنا ليه قال ماجي دفي فرق ذاكي حطاني جن نه قبول کردن آنگو کسی دی به هموش بر کوی پژیجی بشه جه کسی دی بو حطاني كو بشكل كي جشتي قبول كرنا كي تشينا به مجول بوينة كي وورا فكرنا أفجي ببواريا كي بخوراتينه معناه نيتكو تام اندماجك الديمقراطيك راست ورا ما شانتن اف دفردا هين قال لك برسكريك دردك هبن ام تقارن في راست ببيجن يعني بله دستێتە سوابن گلارە کۆبانی ئەگەر شەی دەخان مداخەلەیەکی تر هەبوو وەڵام من دەستخۆشی دەکەم لە خات شیرین و ڕێزان خان کە وەڵامی پرسیارەکانیان داوە بێگومان ئێمە بۆ خۆمەکو ئەندامێکی هێزی پێشمەرگەی ژنان بەڕاستی لە سەرەتای دروستبوونە تۆزێک کۆمەلگا بە چاوێکی کەس سەیری ئەکرد بەڵام لە هەمان کاتا بۆ ئێمە شانازی بوو کە وەکو ژن پێشمەرگەین و چەکمان لە شانە و دەمانەوێت بەڕاستی شان بە شانی پیاوان خەبات بکەیت ئەمە بۆ ئێمە زۆر زۆر شانازیە لە سێشتا ئێمە شانازی بە هەموو ئەو ژنانەوە دەکەیت بەڕاستی کە بوونەتە سمبول بۆ ئێمە و بۆ هەموو کورد بەگشتی من هەرەوەم هەبوو دەستخۆشیم هەیە بۆتان و زۆر زۆر سپاس دەستی توش خۆش بە شەی دەخان منێکی کە بەردەوامە بین نەجمە خان بەڵام چنێکی تر بەردەوامە بین دڵسۆز خانیش وەبزان پرسیارەکە هەیە با ئەوش پرسیارەکە بکە و وەبزان مەنیرە خانیش هەیە چونکە لە بەرەوەی بەخوا من لەناو ئۆفیسم هەتا ئێستا نەگەڕاومەتەوە ماڵەوە لەش ساڵیاخوا بەس ئەو پرسیارەنە دڵسۆز خان فەرمووتۆ شەو باش هاوڕێیان دەستان خۆش بێ دەستخۆش بۆ ئەو هاوڕێیانم کە وتەکانی خۆیان و یان گفتوگۆەکان پێشکەش کرد دەستخۆشیان لێ یەکەم وەکو ڕێزاخان وتی بەڕاستی ئەو عەقڵیەتە تا ئێستا نەگەیشتووەوەی کە بهێڵێ ژن ئازاد بێ بە تەواوەتی ڕاستە ژناخوان هەوڵی زۆر دەدەن بەڵام دایمەن لە پشتەوە چەقوی ژەهراوی لە ژنەیەم بۆیە زۆر جار تەڕاجعمان هەیە بۆ ئەوەی پێش بکەین بەتەکید هەمومان شانازی بە هێزی ژنەکەین و بە هێزی یەپەژەژەکەین چونکە بەڕاستی ئەم دوو هێزەی کە ئەمڕۆ هەیە ئەوەی یەپەژەشکە بەڕاستی خۆی سەلماندۆ ناو کۆمەڵگا و لە هەموو جیهان ئەمە سەروەریە کە تەنانەت نەک بۆ خۆیان بۆ هەموو گەلی کورد و بە هێزی ژنانیشمان هەیە ڕاستە هێزی ژنانمان هەیە ئەو جێگای شانازیە بۆ ئێمە بەڵام بەداخەوە هێزی ژنان بە حکمی ئەوەی کە دەسەڵاتەکان و عقلێتەکانیان عقلێتەکانی سیاست و عقلێتی حزبەکە وای لێ کردووە کە بە تەواوەتی گەشە چوانەکەن وەکو یەپەژە کە چەندی ساڵی هێزی ژن دامەزراوە ئەمەیە ئێمە قسەی لەسەرەکەین ئەبێ نابێ بۆ شێوازن کە هێزی ژن هەبوو ئەبێ ئەو هێزە ئیرادە و بڕاردان و هەموو ئەوانەی کە پێویستە وەکو ژنێک لە مەیدانەکە بێ ئەبێ بۆ شێواز دەبێ ئەوەی ئێمە گرفت لەوەدایە کە ئێمە سیاسیەکانمانیان یان حزبەکانمان بە تەواوەتی ناهێڵن ئەو ژنانە بە تەواوەتی گەشە بکەن و گەشەی بەرەو پێشچوون هەم گەشەی فکری هەم گەشەی یعنی بەڕاستی ئازادبوونێکی تەواو کە ئەوان ئەو هێزن کە ئەتوانی بیانی پشتیان پێ ببەستین بەداخەوە ئەومان هەیە وەک ئەوەی کە بە بەردەوام ژنان هەنگاو ئەنێن ئێمە ئەبینین دەسەڵاتەکان ئەمڕۆ ژنان ئەخەنە پێگاکان بەڵام ئایا ئەم ژنانێکە لە پێگاکان بەو عەقڵیەتەی ژن سالاری کارەکەن یان بۆ عەقڵیەتە کارەکەن کە ئەبێ دەسەڵاتەکەیان ئەو حزبێک کە دای ناوە بە عەقڵێتی ئەوان ئیشکا ئێمە گرفتەکانمان ئەلەوەدایە بەڕاستی ئەگەر ئێمە لەم هەنگاوە لەوە تێپەڕین کەواتە ئێمە هەنگاوێکی زۆر باش چوونەتە پێشەوە
ناکرێ ئێمە بە عقلێتی ئەم حیزبانە کار بکرێ ژنان بە عقلێتی حیزبەکانیان کار بکەن ئێمە دەبێت ژنان لەوە بچینە دەرۆچکە ئێمە ژنانیش وەکو ئەوان ئەو حیزبەکە بەڕێی دەبا پیاوە بەڕێی دەبا باشە ئەو عقلێت پیا سالاریەکەی کە بەڕێوەی دەبا دەبێ ژنان ئێمە بتوانین ئەم هەنگاوە تێپەڕێنین من لێرەوە دەستخۆشی لە ڕێزانخان و لە شیرینخان و لە ئەوانەی کە بەشداریان کرد و لە ئەڤێشینە لەویش دەکەم کە زۆر شتی باشیان یعنی ڕوون کردەوە بۆمان بۆیە من لێرە ڕوونکردنەوەکەی من ئەوەیە ئێمە پێویستمان بە چیە لەناو هێزی ژن یان ژنانی باشوور پێویستیان بە چییە بۆی بتوان لەو عقلێتە بشنە دەرێ کە نابێ ئێمە بە عقلێتی پیاسالاریان بە عقلێتی حیزبەکانمان کار بکەین جام پرسیارم بۆ شیرینخان و بۆ ڕێزانخانە دەستان خۆش بێ دەستی توش خۆش بێ دڵسۆز خان یەکێکیان وەڵامی پرسیارم نازانم شیرین خانە یان ڕێزان خان ئەگەر ڕێزان خان وەڵامێتەوە ئاساییە ڕێزان خان مەبەستم تۆ وەڵام بەرەوە باشە دەست خۆش بێت دەستی خۆش بێت دڵسۆز خان گیان هەر بژی سپاس دەکەم ڕەنگەوە بۆ خۆی هەر ڕەخنەی زۆرێک لەو ژنانش بێ کە خۆیان لەناو سوپای هێزی ژنانان من نزیکەوە ینی هەندێک قاید و فەرماندە و هینیانم بینیوە ئەوان ئەو گلەیە ناکەن کە بڵێن ئێمە وا بیرەکەینەوە یان بە عەقڵی پیاسالاری ئیشەکەن بەڵکو ئەوان گلەی لە حاڵی خۆیانەکەن کە چۆن بێبەشەکرێن کە چۆن حسابیان بۆ ناکرێت کە ناخرێنە ناو ئیشە گرنگەکانەوە یان ئەرکە گرنگەکانیان پێناسپێرە کە خۆیان ئەمان بۆ ڕۆحەتەوە چوونەتە ناو ئەو سوپایەوەکە و ئیشانە بکەن مەسەلەی دووشت هەیە ئەمە وەکو بڵین سوپای ژنان و هێزی ژنان بەس وەکو ژنانی ناو حیزب با بڵین ئێستا زۆربەیان ینی ئەوە بەرنامەیەکی تایبەتیەوە کە چۆن بیرەکەنەوە چۆن بیر ناکەنەوە بەڕاستی ینی ئەو ژنانی کە زۆر با بڵین لە ناو حیزبان ویان خۆیان تەرخان کردەوە ئیلتیزامی حیزبیان لەسەرە و لە ڕێی حیزبەوە بڵین ئاڕاستاکرێن وابزانمەوانە نیانە ناو مەجای مەدەنیانەوە ئیشە مەدەنیانەوە ڕێزان خان وەکو بڵی شازەکەیانە لەشی ساغ بێ و کە بەردەوام وەکو سەربازێکی زۆر و جەنگاوەرێکی ئازاییشەکات لەشی ساغ بێ کە ینی ئەمە نمونەیەکی جوانە ینی ئەم ئەو ڕێچکەیشکان کە تەنها وا بیر بکاتەوە بەڕاستی دەستیشی خۆش بێت ئێمە شانازی پێواکەین وەکو ژنێک بەڵام زۆر بەیان ینی وەکوی بەرنامەیەکی تایبەتیەوەیەت کە هەر تایبەتە بە دۆخی باشوور و ژنانی ناو حیزبەکانی باشوورۆکە لە ناو دیداری یەکێتیە ئەوە زۆر جارە وترێ وتراوە و قسەی لەسەر کراوە بۆیە بەداخەوە ینی ئەمە ئێستا ناتوانین ببین بە زمان حاڵی ئەوانیان بە ناوی ئەوانەوە قسە بکەین ئەوە خۆی بەرنامەیەکی تایبەتیەوە و من بەداوای لە بردنەوە هەر بتوانم ئەو نەڕوونکردنەوە بم ئەگەر ڕێزان خانیش خۆی شتێکی کەی هەیە وڵی من نامەوە زۆر درێژەی پێ بم دەستەکانە خۆش بێ بەس ئەونا لە کۆتایامەوە بڵم بەداخەوە ئەوسا بە تایبەتیەکێتی نیشتیمانی کوردستان ژنانێکی زۆر ئازایتیا و ژنانێکی بەهێزی تیا بوو هاتێ لە هەر پێگەیەکا بوون شەرمێ سەرکردایەتیش بێ بەس بەستی ژنی بە قووەتی تیا بوو مناقەشەیە کرد بەڵام ئێستا لە کاتی ئێستاە زەعیفترین ژن لە ناو قیادەیە هەیە قیادەیەکێتی نیشتیمانی کوردستانە بێتەنگ بەبێ ئەوەی ئەم هەموو مەشاکلێ لە کوردستانە ڕۆیە بەژن کوشتمتەوە بە هەمووی تر خۆمان هەموو چی هەیە اینجا دەیە من کابمە قیادە دەورەکەیوە کە تۆ بچوارێت چێنە ڕۆڵی باشی هەبێ لە ناو حیزبەکەی خۆیە حیزبەکەی خۆی و ساتۆ هەستی ناکرم ژنایەکێتی ئاچی ئەوەندە لەگەڵ خەڵکا بوون بەڵام ئێستا بە پێچوانەوە بە فکرێکی زۆر دوا کەوتووە ئیشەکەن و من ئەمە لە بەردەمی خۆشیان ناوتووە بە هەموو ئەوانێکی ئێستا وجودیان هەیە کە بەداخەوە لە جاتی بەرەو پێشەوە بڕۆین وردە چووکە حیزب گۆڕانکاریەکە ڕاستە من و تۆ لەناو ئەم کۆمەڵگایە هەرچیشەکە بەڵام بڕیار بەدەست گۆڕانکاریەکە کە تۆ بڕیار بەدەستەکانە نەیانتوانی گۆڕانکاری بکەن گوێ لێگیراو نەبوون و ڕازیش بن بەوەی کە هەیە مەسەلەن من ئەگەر سەرکردایەتی یاخو مەکتەبی سیاسی حیزبێ بم اعتیبارم بۆ نەکرێ بچمە ناو کۆبوونەوەیەکەوە بۆ تەشکیلکردنی حکوومەتێکی فدرال بێ ئیترە بێت دەورێکم هەبێت برۆسە خۆیان ڕازین و بە هەمان شێوە توان بڵم کو دوو حیزب ئەساسی و حیزبانی تریش کە دروستە بن ئەگەر سیرکەن ێستا ئەمەسان بۆ نمونە ئەوە نەوەی نوێیە تۆ داوای گۆڕانکاریەکەی ینی هەیە و نییە تەنها سروەخان ئاویش لە ناو پەرلەمانە لە شوێنەکانە بەڵام
ئەو وجودە ئەساسی کە وەکو ژن و ڕۆڵێکی ژنانەیان هەبێ گەوریان هەبێتیان نەخێر نییە هەڵوێستە کە تازە دروست بۆ یعنی پشتیوان هەستە کرد کامە حیزبێکی تازە دروست بێ هەیە نییە سەرۆکەکەیانە بەملا بەولا ئەسن هەر ژن نازانی بوونی هەبێ نەبێت ینی ئەوەی کە هەیە کۆمەلگای مەدەنیە و گۆڕانکاریەی دروست کردۆویش ئێمە بەنگەکانمان بەداخەوەکایڵێم نەبیسراوە ئەمرۆ بێ ئەمانە هەموو تەسیرێک هەبێ ینی قووەتێک هەبێ لە سەروی ئەمانەوە هەتا جارێکی تر بە خەبەریان بکاتەوە دەست خۆش دەستە خۆش بێ ڕێزان خان کاتەکەمان زۆر تێپەڕیوە ئەگەر مەنیرە خان شتێک هەبێ قسە بکە مداخەلەیەک بۆ کۆتایی بە بەرنامەکەی خۆمان بێنن زۆر سپاس بۆ هەموو لایەکتان دیارە بابەتەکەی من شکر پرسیاری لەسەر نەبوو بەڵام من مداخلەیەکی بچووکم هەیە شوێنەخان بابەتێکی وروژان دەربارەی هێزی پێشمەرگە لە باشووری کوردستان بەڕێزان ئەسڵان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتێک کە لە شاخ بۆەوە خەباتی یەکرد هەموو هێزەکانی تری لایەنەکانی ترکە لە شاخ بوون خەباتیان نەکرد هیچ یەکێک لەوانە پلانی ئەوەیان نەبووە کە ژن ببێ بە پێشمەرگە و ژن خەبات بکات و هێزێکی ژنانە هەبێت نیان بە ئەو پلانە ئەو ژنانێک کە چوونەتە شاخ یا بەهۆی مێردەکانیانەوە بووە یان بەهۆی برایەکیانەوە بۆ یان ڕێخستنی نەهێنی بوون لە ناو شارە و ترسی گرتن و ترسی ئەو شتانەیان لەسەر بەربووە و بۆ ئەوی بەردەست نەکەون ڕۆشتونەتە شاخ و هەندێکیشیان پێیەکیان لەم دیوپە و پێیەکیان لەو دیو بۆ پێیەکیان لە شار و پێیەکیان لە لادێ بۆ یعنی بە ئەزمی ئەوە بە نیازی ئەوە نەچۆتە شاخکە پێشمەرگایەتی بکات و بچێتە جەنگەوانێ چەندانەیەکیان نەبێت چەندانەیەکیان بە ئینسان حەقیان نەخوا فەرق لەم پێشمەرگانە بۆ نمونە هێرۆخان خۆی پێشمەرگانە ئیشی کردووە ئەمە ئیتر عنی بڵێن پلانێک نەبووە لە ناو سیاسەتی کوردیە کە هێزێکی پێشمەرگەی ژنانە هەبێت و چەکەڵگرێت و سەنگەر بکرێت و بچێتە بەرەکانی جەنگەوانێ ئەمە خاڵێکی تریان هەموو شتێک زەڕورێتێکی مێژووی هێنێتەکایەوانێ ئەو هێزێکە لە ڕۆژە ئاوا دروست بوو یەکینەکانی پاراستنی ژنان لە ساڵی 2014 ضرورێتێکی حتمی هێنایە دایک بوون تۆ ژنێک ئەگەر نەیەتە سەر ژانی طبیعی خۆی بیستوتانە ژنانی خۆمان کوردەواری کاڵێ هێشتا نەگەشتۆتە ژانی خۆی شتێک نەگاتە ژانی خۆی لە دایک نابێ ئەو هێزەیە پەژە لە ساڵی 2014 کە دروست بوو ضرورێتێکی ئەو حتمی ئەو کاتە هێزی یەکینەکانی پاراستنی ژنان هاتە دایک بوون ئەو ضرورێتە لە کوردستانە نەبوو بۆچی کاتێکە هاتینەوانێ لە شاخ تەواو هاتن خەبەر گوێزرایەوە بۆ ناو شار لە ناو شار چەند ژنێکی ئازاو لێ هاتووە ڕێزانخان ئاماژەی پیاژنی ئازاو لێ هاتوو هەبووە نەک نەبووە زۆرمان هەبووە لە ناو چ لە بواری سیاسی چ لە بواری ڕێکخراوی چ لە بواری حیزبی بەڵام هەمووی سەرکوتو دەمکوت کراون بەڕاستی خۆخۆتان وەزعەکە ئەبینن لە بەردەمتانە بە حەز ناکەم ئاماژەی پێم ئاخر ئەحداثتان بینی بێت چاوی خۆتان ئەگە ضرورێتێکی مێژووی نەبوو بەڵام ئەم ژنانە هەوڵیان نا هێزێکی پیادەیان دروست کرد و هێزەکە بەشداری جەنگی پێ نەکرا کەمێک کرا و شەهیدی شیە شەهیدە ڕەنگین خوا لێی خۆش بێ هەندێ ماراسۆن و هەندێ هەوڵیشیان نا بەڵام پشتگیری نەبوو چونکە بۆچی ئەو ضرورێتێکە ئەبوایە و هێزە لەدایک بوو لەدایک بێن نەبوو لە ئارایە ئەمەش خاڵی ئەخیر کە من ئەمێ لەسەری باسکەم مەسەلەی هێزی پیادە کە لە وڵاتێکی لە هەرێمێکی وەکەوەی ئێمە کە هەرێمێکین تاکو ئێستاکانە لا حەولە ولا قەوەتە ئێمە نەگەشتوینە ئاستی وڵاتان مۆدێلی نەماوە هەروکو چۆن ئەڵێن دەوڵەتی نەتەوەی کە ئێمە هەناسەی بۆ هەڵەکێشین و نەماندی مۆدێلی نەما ئێستا بەدیلی ئەوە چییە تەکەتولاتی اقتصادیە ئەمریکا لە چۆ ئیمارات لە چۆ ئەگە تەکەتولاتی اقتصادی و پەرژەوەندی نەبێ سین لە چۆ ئێران لە چۆ ئەگە تەکەتولاتی اقتصادی و پەرژەوەندی نەبێ هەموو معادلە سیاسەکان ئێستا لە جیهانە گۆڕاوە بە چی گۆڕاوە بە پەرژەوەندیەکان و بە تەکەتولاتی اقتصادی و مەسەلەی نەتەوەی ئەم شتانە چۆتەلاوە بە هەماشەوە لە بواری سەربازیە مەسەلەی سەربازی پیادە مەسەلەی هێزی پیادە کە ئێمە ئەمانەوێت دروستیکەین ئەو ضرورەتەی نەماوە لە جیهانە بینیمان شەڕی ئەم ئەخیرە کە 28 شوبات دەستی پێکرد لە بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە شەڕێکی تەکنۆلۆژی بوو
شەڕێکی ئاسمانی بوو سەربازی تیا بەکار ناو هێزی پیادی تیا بەکار ناو ضرورەتی ئەوەی نەکرد شەڕەکە بەس بە تەکنۆلۆژیا کرا بۆیە ئەکرێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە ژنانی ئێمە بتوانن لە بواری تەکنۆلۆژی سەربازیە هەنگاو بنێن و بچنە پێشەوانەیە بواری لاسلکی بواری هەواڵگری بواری تەیران ئەو ژنەی کە نەوەیەکانی ئێرانی بەردومان کرد ئەو تەیارەیە ژنێک تارەکەی لێ ئەخۆی ژنێک ئەی کرد ئەگەر ئێمە بتوانێ هەچەنە ئێمە ڕێگەی ئەوەمان لەوانەیە پێنە درێ زەحمەتە بەڵام ئەو تاکو تەراژنانەی کە بەتوانان و لێهاتون لە دەرەوەی وڵات و کوردن ئەگەر بتوانن بچنە ئەو بوارانەوانێ بوارانەوانێ ئیش بکەن لە بواری لاسلکی لە بواری هەواڵگری لە بواری بڵێن تەکنۆلۆژیای سەربازی جا تەسلیحات بێت جا تەیران بێ لەو بوارانەیە بچنە پێشەوە چونکە ئایندەی هێزی سەربازی بەرەو ئەو تەوەجوها ڕوا شەڕی ئاسمانی و ساروحی و درۆ نەبێت نەک شەڕی سەربازی ئەرزی کە هەم تەکالیفی زیاترە هەم زەحایە زیاترە بۆیە من وا هەستەکەم کە ئەوەش هۆکار بێتە لە باشووری کوردستانە هێزەکە بەرەو پوکانە بەڕۆی دامی نەبوو لە ناو هێزە سیاسیەکانی کوردستانە لەلایەن حکوومەتەوە لەوانەیە استراتیجێتی ئەوان بە ئیتیجاهێکی کە بوو بێ نەک بەو ئیتیجاهی کە ئێمە بیری لەکەینەوە ئەگینا قسە لەسەر ژنە پێشمەرگەکان نەبوو ژنەکان بۆ خۆیان ئەو توانایان هەبوو ئەو هێزەیان هەبوو ئەو قووەتەشیان هەبوو کە هێزێکی باش دروست بکەن ڕێز خۆشەویستیم بۆتان سوپاس بۆ هەموو لایەکتان پانێڵێکی خۆش بۆ بەڕاستی گفتوگۆیەکی تێر و تەسەر بوو دەستی هەموو لایەک خۆش بێت زۆر سوپاس ڕسمێکە گرینیانە ڕسمی بگرێت بەس نازانم ئاخر چۆنەوە بە نوعێک خۆیان تۆ ئەزانی بیگری ئاوە یاخود بەمە ئەگیری بەمە بگیرێت چۆن بێ نازانم من وڵاتی من ئەڵێم چی پێڵێن لە قسەتە شاشە بکی باشتر نییە ئەخ نایزانم چۆنە گیرێ بەخوا ئەو زانیارێ منێ تۆ هەتا ئەو زانیارێ لەسەر شاشەکە بەڵێ ئەدای بۆ زانێ ئەوە بیکە تۆ زانە چۆنە من نایزانم ئەوە گرتم ئاوا نابا تۆزە خۆمان داناکی کە حازری حازرم بەس دوای بۆمانە نێری وایە چۆن دەسەکانە بەڕێزان بەرنامەکەمان کۆتایی پێهات دەستی هەموو لایەک خۆش بێ دەستی بەشدار بووان و مەنیرە خان و شیرین خان و ڕێزان خان و کلارە خان هەمویان خۆش بێ کە ئەمڕۆ ڕوونکردنەوەی جوان هەبوون لەسەر ئاستی ژنان و کێشەی ژنان لە ناوەڕاستی لە ڕۆژهاتی ناوەڕاست دەستی هەموو لایەک خۆش بێ زۆر سپاس هەموو کەس دەکەم و ئیشەڵا لەسەر ئەم پانێلە دایمە بەردەوامە بین کە بتوانبن بگێنە چالەسەرێک بۆ ژنانی کورد و جیهانیش